بەڕێزان لە هەرکیان سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەداری و بەڕێز و خۆشەشاد دەبمەوە لە پایتەختی کوردستانەوە. ئەم جارەش گفتوگۆکەمان یا تەورەی و مژاری پرۆگرامەکەمان بابەتێکی زۆر زیندووە، ئەویش تایبەتە بە قسەکردن لەسەر ئومێدێک هەوڵێک بۆ ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا لە دروشمەوە مەسلەی گۆڕینی یا بەستنەوەی پرۆگرامەکانی خوێندن بە بازاڕی کار و پێداویستیەکانی بازاڕەوە بکە بە کردار. وەزارەتی خوێندنی باڵا زۆر دڵیان بەم هەوڵەی خۆیان خۆشە کە بێگومان خەڵکی کوردستانیش هەمووان ئەگەر ئەم پرسا ببێ بە مەسلەیەکی جددی و خەڵک بتوانێت لە ڕێگەی وەرەقەی بڕوانامەکەیەوە بتوانێت ببێ بە خاوەنی کاری خۆی، بێگومان ئەمە هەوڵێکی پیرۆزە و هەمووان بەرز دەینرخێنن. بەڵام وردەکاریەکەی چییە، چۆنە، کەی دەست پێەکە، لە کام پرۆگرامانەوە دەست پێەکەن، لە زانستە مرۆیەکانەوە دەست پێەکەن، لە زانستە سیاسیەکانەوە دەست پێەکەن و لە هەمان کاتدا لەمە بەدووە ئەگەر هەوڵێکی لەم جۆرادەن چۆن ئەزانن کە ڕشتە جیاوازەکان کە کۆمەلگای کوردی و بازاڕی کاری کوردستان پێویستی پێێتی زیاتر کامانن و لە کێوە دەست پێەکەن و لە هەمان کاتدا ئایا لە سیستمی وەرگرتنی خوێندکارانە حسابی بۆ کرێ و زانکۆ ئەهلیەکان لەکوێی ئەم پرۆگرامەدان و ئایا بە شێوەیەکی سنترال پرۆگرامەکانی حکوومەت بەس بە تەنیا زانکۆکانی حکوومەت ئەگرێتەوە یان نەخێر زانکۆ ئەهلیەکانی شەگرێتەوە. ئەمانە و دەیان پرسیاری تر بۆ ئومێدەی کە سەرنجتان ڕابکێشم سەرەتا گوێ لە ڕاپۆرتێکی هاوکارم هۆرڤانەگرین و دەسەکەین بە گفتوگۆکەمان لەگەڵ میوانە بەڕێزەکانم. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونیان مولایەکتان، سپاس بۆ هاتنی ئێوەش خوێندکارانی خۆشەویستی زانکۆی لوبنانی فەڕەنسی. بەخێراتن سەر چاوەکانم، فەرموون. ئەم وەستایە کە خەریکی ئامادەکردنی خواردنە بۆ ئەم چێشتخانەیە دەرچووی زانکۆی سلێمانیە لە بەشی پەروەردەی ئاین لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان. بەهۆی دەستنەکەوتنی کار لە بوارەکەی خۆی وەک زۆرینەی دەرچووەکانی دیکەی زانکۆ و پەیمانگاکان کارێکی جیاوازتر دەکات. کە جامیعەم تەواو کردووە لە بەرەوەی لەو بوارەی خۆماکەوە شوێنێک نەبووەکەوە دەرزی تیا بڵێمەوە یان تاعیناتێک شتێک نەبووە، گوێم بەوە نەداوە، نەوە ساڵم بەردەوام بووم و خۆم دەسمیاوەتە ئیشێک و دەسمیاوە بە ئیشی کەباب و مەطعەم و دوو کارمەندیکەمان جامیعەیان تەواو کردووە، هەر لەگەڵ خۆما بوون. کارمەندێکی کەمانەیە ئەویش هەر جامیعەی تەواو کردووە، تقریباً 4 کارمەندمان لایە جامیعەی تەواو کردووە و ئێستا خەریکن لەگەڵ من هاوکاری منەکەن. باسێکی دامەزراندن و دۆزینەوەی هەلی کارتان بۆ دەکەم لە زانکۆی سلێمانی. لەم زانکۆیە 21 کۆلێژ هەیە کە کۆی گشتی بەشەکانی 86 بەشن. لە هەموو ئەم بەشانە نزیکەی 23,000 خوێندکاری هەیە کە ساڵانە 4500 بۆ 5000 خوێندکار لەم زانکۆیە دەردەچن. بەڵام تاکە بەش کە چانسی دامەزراندنیان هەیە خوێندکاران یان دەرچوانی بەشی پزیشکی گشتیە کە ساڵانە نزیکەی 300 خوێندکار دادەمەترێن. ئەگینا سەرجەم دەرچوەکانی بەشەکانی دیکە دەبێت بە دوای هەلی کاردا ڕابکەن کە زۆرینەی هەلی کارەکانیش دەتوانن لە کەرتی تایبەت دەستیان بکەوێت. بەپێی ئەماری وەزارەتی خوێندنی باڵا لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کەمتر لە نیوەی دەرچووەکان توانیوانە لە کەرتی گشتی یان تایبەت کاریان دەست بکەوێت. لە زانکۆی سەلاحەددین لە 30 دەرچوان دوای تەواوکردنی خوێندن کاریان دەستکەوتووە. زانکۆی سلێمانی لە 11، زانکۆی دهۆک لە 124، زانکۆی هەڵەبجە لە 140. 14 زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان سەنتەری پەرەپێدانی کاریان کردوێتەوە بۆ ئەوەی هاوکاری خوێندکاران بکەن لە دۆزینەوەی کار. ئەوان دەڵێن ژمارەیەک لە بەشەکانی زانکۆ کەس خواستی لەسەریان نییە. کۆمپانیەکان کیان وتم مامۆستا ئێمە زیاتر فۆکەسەخینە سەر IT، فۆکەسەخینە سەر هیومان ریسۆرس مانجمنت، بەشی سەرچاوە مرۆیەکان، فۆکەسەخینە سەر ژمێریاری ئەم بەشانە و هەروە لە بەشە پزیشکیەکانە زیاتر شیکاری نەخۆشیەکان بایۆلۆجی، شیمیا. بەشێکی بازاری کار نەیەوێ کەسە لە زانکۆی سلێمانی هەبێ. ئەوانەی کە بازاری کار نانەوێت تۆزە قورس بێ بەشەکانی کوردیە، تۆزە کۆمپانیەکان بینیانەکەن، بەشی مێژوو، بەشی شوێنەواری ژیان تا ئێستا کەس پێی نەوتم بۆ ئینتێرنشیپ بۆ
وەزارەتی خوێندنی باڵا پلانی هەیە لەسەر خواستی خوێندکاران و بازاری کار پێداچوونەوە بە بەش و کۆلێژەکان بکەن. ئێمە لەگەڵ ئەوە نین با بڵێن بە مەرکەزی لەلایەن وەزارەتەوە بەشێکدا بخەین یا بەشێک بکەینەوە، بەڵکو ئەبێت دراسێکی زۆر باشی ئەوە بکەینکەوە بەشێکدا بخرێت یان بەشێکی نوێ بکرێتەوە. بەشی نوێ ئەکرێتەوە لەسەر داواکاری قوتابیان و خوێندکاران یا خوێندکاران و قوتابیان داواکاریان لەسەر چ بەشێ زیاتر بێت دەستی ئێمە ئەکاتەوە بۆی بتوانین ئەو بەشە بکەینەوە. لەگەڵ هەموو ئەمانشدا سنتەری ئەکادیمی و ڕێکخراوەکانی بواری خوێندکارانیش تا ئێستا نانتوانیوە دەرفەتی پێویست بدۆزنەوە بۆ خوێندکاران، بۆیە زۆرینەی خوێندکارە ناتوانن لە بوارەکانی خۆیان کاریان دەست بکەوێت. هۆروان ڕفعەت، ڕوودا و سلێمانی. بەڵێ بەڕێزان جارێک تر سلااوتان لەبێت دەستە خۆش بێ هۆروان دیارە دکتۆر جارێکی ترە مولاکتان بەخێر بن ئێوەش بەخێر بن خوێندکارە خۆشەویستەکان وەکو لە ڕاپۆرتەکە تێبینیە کرێت تاوەکو ئێستا دیارەوە نموزەجێکیان نمونێکی بچکۆلە بوو لە بازاڕی کاری کوردستان خەڵکێک کە دەرچووی ڕشتێکی جیاوازە بەڵامێکێک کە بابچیە یەکێک شاگردە یەکێک کاشێرە لە بواری تر کار دەکەن یعنی ئێوە ئێستا ئەتانەوێ ئەمە بگۆڕن. بەڵێ سەرەتا کە ڕەنج زۆر سپاس بۆ ئەم بەرنمەیە ئێمە لە وەزارەتی خوێنی باڵا لە ساڵی 2015ەوە لە دوای جێبەجێکردنی بەرنمەی توانەسازی لە 2015 دەستمان کرد بە پرۆسەیەک کە ئەویش گۆڕانکاری ڕیشەیە لە سیستەمی خوێندنی باڵا لە ڕێگەی جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسس لە زانکۆکانی کوردستان. ئەم پرۆسێسە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە سەرتاپای سیستەمی خوێندن لە چوارچێوەی بڕوانەمەکان و یەکەکانی خوێندن و ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن تا ئاگاتە کواڵیتی خوێندن دووبارە سەر لە نێوێ ناکرێنەوە بەپێی ئەو ستانداردانەی کە وڵاتانی ئەوروپا لەسەری کۆکن و لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامەی کە پێی دەڵێن بۆڵۆنیا دیکلەرەیشن. لێرە لەم پرۆسە چی تایە بۆ ئێمە بۆ نمونەوەکو هەرێمی کوردستان بەشێکی ڕاستەوخۆی پەیوەندیدارە بە ئاکامەکانی پرۆسەی خوێندنەوە واتە سەر لە نوێ داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندن نەک لە سەرئەساسیەوەی کە ژمارەیەک مامۆستا دابنیشن بۆ نمونە بیرلەوە بکەنەوە گۆڕانکاری لە پرۆگرامە بکەن بە پێچەوانەوە ئەم پرۆسەی گۆڕانکاری لە پرۆگرامی خوێندنە بریتە لە سەر لە نوێ داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندن لەبەر ڕۆشنایی ئەو کۆنسپتەی کە پێی دەڵێن ئاکامەکانی پرۆسەی خوێندن. مانای چییە ئاکامی پرۆسەی خوێندن؟ مانای وایە تۆ لە ناو دەرچووی ڕشتەیەکی دیاریکراوە چی دەوێت لەم دەرچووە؟ دەتەوێت چ جۆرە سکیڵێکی هەبێ، چ جۆرە کارامەیەکی هەبێ، چۆنی دیزاینێکی تو چۆن لە ناو یەکەکانی خوێندن لە ناو ناوەڕۆکی پرۆگرامەکانە جێیەکەیتەوە. ئەمەش لە چ ڕێگایەکەوە کرێ؟ ئەمە لە ڕێگای ئەوە کرێ کە زانکۆکان و با بڵێن داڕێژەرانی بڕیاری زانستی دەبێ بچنە ناو پرۆسەیەکەوە کە ڕاستەوخۆ لەگەڵ بازاڕی کار و لەگەڵ کۆمەڵانی خەڵکو و لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ هەموو هاوبەشەکانە پێکەوە گفتوگۆ بکەن. بەم شێوەیە جارێکی ترسە لە نوێ پرۆگرامەکانی خوێندندا ئاڕێژرێتەوە. ئێمە وردەودە لە ساڵی 2015 دەستمان پێکردووە ئێستا گەشتونە چ قۆناغێک ئێستا تقریباً لە 170 زانکۆکانمان ئەم پرۆسەیان جێبەجێ کردووە و بەشێکی پرۆسسەکە پەیوەندیدارە بە مۆزۆی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنە. 2 ساڵی ڕابردوو تەرکیزی زیاتر لەسەر گۆڕانکاری پرۆگرامەکانی خوێندن بوو. لیژانی بەرفراوان لە هەموو زانکۆک بۆ هەموو ڕشتەکان دروست کراوە، بۆ هەموو بەشە زانستی جیاجەکان دروست کراوە و لەگەڵیشیا ئێمە توانیومانە بە هاوکاری هاوبەشە نێودەوڵەتیەکانمان دەستگایەکی تر دروست بکەین بە ناوی دەستگای بۆردی ڕاوێژکاری ئەکادیمیا و کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی کەمە لە ناو با بڵێن سیستەمی خوێندنا بە ئیندەستری ئەدڤایزەری بۆرد ناسراوە. ئیشی ئەم دەستگایە چییە؟ ئەو ئیشی ئەم دەستگایە بریتە لە بەستنەوەی زانکۆکان بە ناوەڕۆکی پرۆگرامی خوێندن و بە ئاکامەکانی پرۆسی خوێندن و حتا بە توێژنەوەی زانستی بە پێداویستەکانی کۆمەلگا، پێداویستەکانی بازاڕی کار، گوێگرتن و دروستکردنی هەماهەنگی لە بینی هاوبەشەکان. ئێمە لە ناو پرۆسی خوێندنە هاوبەشمان هەیە، کەرتی تایبەت هاوبەشمانە، کەرتی گشتی هاوبەشمانە، کۆمەلگا هاوبەشمانە، تەنانەت ئەو کەسانەی کە لە دەرەوەی سێکتەرە جیاجەکانیش کارەکەن هاوبەشمانن، مامۆستایان و خوێندکاران هاوبەشمانن. ئەمانە هەموو پێکەوە دەبێ لەسەر
ئاکامەکانی پرۆسی خوێندن و پرۆگرامەکانی خوێندن ئیشکەن پێکەوە دەبێت بیر لە سەر لە نوێ داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندنکەنەوە. دکتۆر دەستان خۆش بێ، من سەرەتای قسەکانم وتم هەوڵێکی جددی هەیە، هیوادارم زێدەگۆیم نەکرد بێ بینەرانی بەڕێز لەوەی کە ئەڵەم هەوڵێکی جددیە، هیوادارم بەقەدەر پێشکێکی من فعلەن جددیەتەکە هەبێت، بەڵام لە هەمان کاتدا قسەکانی جەنابی دکتۆر بۆ من زۆر تازە نەبوو لەبەر سەبەبێک، لەبەرەوەی وەکو خۆت فەرمووت لە 2015ەوە ئێوە خەریکی ئەم پرۆسێسن 8 ساڵەکات 8 ساڵە هەموو ساڵێک بێکاری زیادەکا لە کوردستان، لە 8 ساڵە ئاکامی ئەم هەوڵانەی خۆتان چیتان بینی و بەکوێ گەیشت؟ یعنی چی گۆڕا جگە لە ئیزافەکردنی کۆمەڵە بەتاڵی تری نەکبەتی قوربەسەری وەرەقەیەک لە گیرفانیایە یەکێک پێڵەن کاک دکتۆر شاگردە لە لای کەمالیاتی سیارات وەکو خۆیان هاتنە پرۆگرامەکەمەوەتیان تایە ڕەشەکاتەوە، یەکێک دکتۆری ڤێترنەریا بێ ئیشە و یەکێ زمانی کوردی خوێنوە خۆیش نازانە لەکوێ ئیشی دەسەکەوە و یەکێک کشت و کاڵی خوێندووە بێ ئیشە و دێتە پرۆگرامەکانی ئێمەوە هاوار دەکا. 8 ساڵ بۆ تێستکردن و تاقیکردنەوەی هەموو سیستمێکی تازە هەندێک ئیندیکەیتەری تێدایە کە گۆڕانی دروست کردبێ بە ئەرێنی یا بە نەرێنی. قسەکەم ڕاستە؟ درستە. لێرەیە ئەمە دەبێ جیاوازی بکەین لە بینی دوو حاڵەتە. یەکەم ڕۆڵی زانکۆکان بریتە لە دروستکردنی سکیل کارامەیی بەپێی ئەو پێداویستیانەی کە بازاری کار پێویستێتی. من دەتوانم بە قەنەعەتەوە پێت بڵێم کە لە ماوەی 8 ساڵی ڕابردووە لە دوای جێبەجێکردنی بۆلۆنیا پرۆسێس لە دوای و لەمە دوایش تەبعاً ئێستا ئیندەستری ئەدڤایزەری بۆردی ڕاوێژکاری ئەکادیمیا و کەرتی پیشەسازی وردە و دەکەوێتەوە سەر پێی خۆی گۆڕانکاری ڕوویداوە، سکیل زیادی کردووە، ئەو کارامەیانەی کە پێویستە بۆ نمونە خوێندکارێک کە دەچێتە ناو بازاری کارەوە گۆڕانکاری گەورەی بەسەرا هاتووە. بەڵام ئەوەی کە لێرەیان نەکراوە ئەوەیە کە کەرتی پیشەسازی پێش نەکەوتووە، کەرتی بۆ نمونە بازاری کار فرسەتی کاری کەرتی پیشەسازی بەش پێدوانە بەشێکی سکیل دروستیەکە، بەشێکی شکستی کارگەکانی ئێمەکە 2000 کارگەمان داخراوە 2000 بۆ 2500 لەبەرەوەی ئەو پیشانەی کە سکێڵێوێ ئەبێ بڕۆن لە وڵاتە عەرەبیەکانەوە یا لە کۆریاوە یا لە چاینەوە یا لە چینەوە یا لە وڵاتانی ترەوە بێنن، ئەوان قسەیەکی ترەکەن کەواتە تۆ کۆکنیت لەگەڵان؟ من کۆکنیم لەبەر کاک کڕەنج لەبەرەوەی ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەرکی وەزارەتی خوێندنی باڵا بریتە لە دروستکردنی ئەو کارەمەیانەی کە پێویستن بۆ بازاری کار لە ڕێگەی گفتوگۆکردن لەگەڵ هاوبەشەکانمان. بۆ نمونە ئێمە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە ڕێگەی بۆردی ڕاوێژکاری کەرتی خوێندنی باڵا و پیشەسازیەوە ڕووپێوی بازاری کارمان کرد. ڕاستەوخۆ کەوتی نەگفتوگۆ لەگەڵ پێکهاتەکانی کەرتی تایبەت لە وڵاتی خۆمانە. داتایەکی زۆرمان کۆ کردەوە لەسەرەوەی کە ئایا دەرچۆکانی ئێمە لەکوێ گرفتیان هەیە، لەکوێ نقطەی بەهێزیان هەیە، لەکوێ ئێمە توانین پێکەوە کار بکەین. ئەو داتانی کە تا ئێستا دەستمان کەوتووە لە ڕووپێوی یەکەمین ڕووپێوی بازاری کاری هەرێمی کوردستان کە زیاتر لە 200 کۆمپانیا بەشدار بووە لە ڕێگەی گفتوگۆ، چاوپێکەوتن، پڕکردنەوەی فۆرم، قسەکردنی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەگەڵیانە و داتاکانیش تەبعاً تەحلیل کراون بە وجودی کۆمەڵێک خەڵکی بەتوانە لە دەرەوە و ناو وڵات. لە نەتیجە بۆمان دەرکەوتووە کە ئەو هەنگاوانەی کە وەزارەتی خوێندنی باڵا تا ئێستا جێبەجێ کردوون ئیشەکەن، ئەو تێبینیانەی کە کەرتی تایبەت لەسەر دەرچۆکانی ئێمە هەن تێبینی ئاسانن کە ئێمە توانین لە ڕێگەی پەرەپێدانی پرۆگرامەکانەوە کەرتی تایبەت ئەڵێ لەکوێدا کەم و کورتی لە بۆ نمونە توانستی دەرچوەکانتاندا هەیە. ئێمە بۆ نمونە توانم سێکتەر ئەمە داتەکان زۆرن ئەتوانین ئێمە دوای ئەتوانین شێریشی کەین بڕاریشمانداوەکەم داتایە بۆ پابلیک شێریکەین. بۆ نمونە لە کەرتە زۆرەکان ئێوە پرسیتان لە کۆمپانیەکانی کۆمۆنیکیشن، لە کۆمپانیەکانی نەوت و لە کۆمپانیەکانی پۆڵشن و پاکردنەوەی ژینگە بەشێکی زۆری پارە زۆرەکەی کە ئەم کۆمپانیانە لە هەرێمی کوردستان و عێراق کارەکەن ئەڕوا بۆ خەڵکی عەرەب و ئەڕوا بۆ خەڵکی ئینگلیز، ئەڕوا بۆ خەڵکی تورک، ئەڕوا
وەنیە دروستە ئەمە ڕاستیان نییە ڕاستە بەڵێ دروستکردنی سکیل بەشێکی لە زانکۆیە بەڵام سکیلە گەورەکان بە تایبەتی ئەسکیلی مانجمنت ئەوەی کە جەناب باسەکەی ئەمە پەیوەندیدارە بەوەی کە دەرچۆکانی ئێمە بچنە ناو ئەو کەرتە پیشەزازیە جیاجیانەوە لێەوە بەرەو وردە و دەبەرە و پێشەوە ڕۆن یەکێک لەو ملاحەزانەی کە پێمان دەڵێن زۆر گرنگە کە لە کاتی خوێندنە لە ناو پرۆسەی خوێندنە خوێندکارەکانی ئێمە بێنە ناو کۆمپانیاکان بێنە ناو وڵی من بەقەدەر نوکی دەرزیەک گومانم لە ئەخلاصی نەجەنابێت نەوەزارەتە خۆشەویستەکەت هەیە بەڵام کاک دکتۆر سکێڵە بەرزەکان باز ناکەم کاونتەرەکانی مەتاری هەولێر یعنی ئەمە شتێکی ئەوەندە مهمە چوار گەنجی کورد بردین بۆ تۆ بکات ئەمە شتێکی ئەمەندە مهمە تۆ پێ وایە ئەمە شتێکی مهمە لە چێشخانە بەناوبانگەکان لە هۆتێلە بەناوبانگ و براندەکانی کە سەری زمان و بنی زمانی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە چوار هۆتێلی براندە لە وڵاتە شێفەکانیان کورد نەبێ تۆ پێ وایە مدیری لەم هەولێرەوە 50 هۆتێل ئەبەم نەتوانێت لەسەر کاونتەرێک بردینگ بۆ خەڵک 5,000 و 10,000 دلار بەڕای من کاکڕەنج ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە کە دەرچووی زانکۆکانی ئێمە سکیلیان هەیە کارامەیان هەیە توانایان هەیە چوونە لای هۆتێلە بڵێ برادەر بێزەحمەت لە وڵاتێکی دراوسەوە 7,000 دلاری بە کابرایەکی خەڵکی فڵان کەس یا وەزارەتە بەڕێزەکەی جەنابە بێزەحمەت بۆ 7,000 دلاری بە کابرایەکی بێگانە لە کاتێکە 7,000 دەرچوو لە ماڵەوە نووسۆ و دایک و باوکی دوعاە لە خۆیەکات ئەگەر نەڵم دوعا لە ئێوە بۆ خۆی ئەم پرسیارانە لە کێ ئەم پرسیارانە لە دەبێ بۆیە گرنگە ئێمە هەموو هاوبەشەکان پێکەوە قسە بکەین بۆ نمونە بەشێکی ئەم پرسیاری کە جەنابت باسێک پرسیارێکی معقولانە پرسیاری دڵی دایکتەیان نا پرسیارێکی گرنگە بەس بۆیە گرنگە ئێمە بێکەوە قسە بکەین ئەوەیە کە بەشێکی ئەم پرۆسەی بەدەستێنانی هەلیکارە پەیوەندیدارە بە گۆڕینی ئەو تەشریعاتانەی کە کارکردن لە کوردستانە باشە لە کاتێکە هاتووە ئەم هۆتێلە هەزاران دۆلارەیە بەم مدیرە گەنجێکی کوردی دەرچووی گەشتیاری بیرۆکەیەکی جوانی خۆی هەبووە بردوێتی بۆ هۆتێلەکە بڕیار بۆ لۆکیشنێکی لە هۆتێلەکە بنێ بیرۆکەی گەنجە کوردەکەشی بردووە یەکێکی تری لە وڵاتەکەی خۆشەوە بۆ هێناوە لەوێ ئەمە لێرە ئەمان باتە سەرەوەی کە تەشریعاتی پەیوەندیدار بە کارەوە پێویستی بە گۆڕانکار ئەمە ئێڵەم وایەوانە لە وڵاتەدا ئێمە ئاگدارین باشە مەسەلەن من وەکو مامۆستایەکی زانکۆ ئێستا ئەتوانم بڵێم یعنی کە سێری تەلەبەکانەکەی بەم پرۆسی کە کاک دکتۆر باسی کرد بەم پرۆسی بۆڵۆنیا پرۆسسە و لە هەمان کاتە ئەم پێداگۆجی کە بۆ مامۆستایەکان کرا بەڕاستی تەلەبەکانمان توانیانە سکیڵێکی باش پێیاکەن بەڵام نابێ ئەوەمان لەبیر بچێ کاک ڕەنج وەزارەتی خوێندنی باڵا یاخۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی یاخۆ هەر شوێنێکتر بە تەنیا ناتوانێت هیچ بکات ئەمەی کە بە بەڕێزت باسیەکەی تەلەبەیەکی ئێمە یاخۆ خەریجێک فکرێکی جوانی پێ بۆ چوە لی بردراوە و دانراوە ئەمەیان گوناحی نە مامۆستایان نەزانکۆیە نە تەلەبەکەیە من شتەکان وا نابێنم من بۆ نمونە وەزیرەکان لە هەموو کابینە جیاوازەکانە چونکە بۆی کە خەڵک وا تێنەگا ڕەخنەکە ئاراستەی جیهەتێکی معاینەکرێ و من ئامادەم ئەم ئەرگۆمنتی کە لێرە دایڵم بەرگری لێ بکەم بەڕاستی بە سعاتهاش مناقەشە هەڵەگرێ لە کابینەی یەکەمی کوردەوە هەتا دوا کابینە ئێمە خەریکی ئیدارەی ئەزمە بووین ئەزمەمان دروست کردو و دوایی ئەزمەشمان ئیدارە کردووە ڕۆحی تێپەڕاندنی ئەزمەمان زۆر لاوااستر بووە لە خوڵقاندنی ئەزمەکانمان هەر بەو دەلیلەی ئێمە ئەمانتوانی زانکۆ حکوومیەکانمان ئەسڵن لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوڕاست لە زانکۆدا نسخە و ڕێکوپێکەکان بوون زۆربەی سکڵەکانی ئەم وڵاتە ئەوان دروستیان کرد ئێمە هاتین لەسەر حسابی ئەمان لەسەر حسابی توانە مرۆییەکانی ئەمان چەندین جامیعەمان دروست کرد کە ڕەنگە هەتاوەکو ئێستاشی پێوە بێ شتێکی تازەتریان ئیزافە نەکردووە ئەم پیاوە زیرەکەی کە لە بەرنامەکەمای بن خۆی بەرهەمی زانکۆی سلێمانیە ئەو دکتۆرە باشانەی کە عملیاتمانەکەن بەرهەمی زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلێمانین چه عیبێکیان هەبوو ئەو بینا بەرزانەی کە ئیبینین بەشێکی زۆری بەرهەمی عقلی هەندەسی زانکۆکانی ئێمە بوون ئایا ئێمە پێویستمان بەوە هەبوو یا ئێمە بەردەوام خەریکی کەڵەکەکردنی ئەزمین 30,000 تەلەبە لە 10 ساڵە 300,000 تەلەبە کە 300,000 تەلەبە لە تۆپتێنەکانی خاوەن سوپاکانی جیهان 300,000 سەربازیان نییە
ئەزانی بەشی ڕوخاندنی 20 وڵاتەکات ئەم هێزە بێکاری کە لەم وڵاتەدا دروستمان کردووە. ئێستا ئەم قسانەی من بۆ کەمکردنەوەی جهودی وەزارەتی خوێندنی باڵانیە بۆ ئەوەیە بڵێن جۆدەکەتان پیرۆزە دەستان خۆش بێ، بەڵام ئیشی منیشە لەولاوە پێتان بڵێم کە گەنجەکان لە دەرێ چی دەستی گرتوون. ڕاستە ئێمە هێشتا دەردی جەنابی فەرمووی ئیندستری و پیشەسازیمان گەشەی نەکردووە. کاکە خۆ دەیان شوێنی گەشتیاریمان هەیە، یەک هەلیکار بدۆزنەوە بۆ گەنجی کورد کەم نییە. وەزارەتی کار خۆیان لێرن. ئەم خەلەلانی کە من باسم کرد و دەستنیشانیەکەم ئێوە ئیبیستن بۆ قوبوڵیەکەن. دوای ئەم ناوەڕۆڵام بێتەوە مەمنون دەبم بنەران هێژا ئێستا ئاگەڕێنەوە. ئەم خەمانەی کە من باسم کرد ئەمە بەبەر چای وەزارەتی کارەوە دەیان پۆزیشنی کورد هەیە، خەڵکێک بردوێتی کە هی ئەوان نییە. ئێستا بۆ نمونە تۆ بڕۆ ڕسویت هەنێ ئیش هەیە ئەڵێ بڤەیە نایە بە کەس باوەڕم پێکی تەنانەت مافی مرۆڤ چەند بەرزە نایە بە لاجی ئیش. قسەکەم ڕاستە دکتۆر؟ یعنی چی خەڵکێک گێت هەزاران دۆلاری ئەم وڵاتە با لە کاتێکە عینەن اختصاصە هەیە بە قوڕ بەسەری جامعەی خوێندووە ئێوە بۆ قوبوڵەکەن ئەبێ ئێوە قوبوڵی نەکەن. مامۆستا ڕاستە؟ ئەگەر ڕاستە فەرموون بۆچی قوبوڵەکەن؟ ئەمە بەرنامەکەیان بەڵێ کاکەڕەنج زۆر سپاست دەکەم. ئێمە وەکو وەزارەتی کارباری کۆمەڵایەتی لە بڕێ و لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆ خۆکان بەڕێوەبەرەتێکمان هەیە بە ناوی بەڕێوەبەراتی کار. لەو بەڕێوەبەراتی کارانە لێژنەی بەدواداچوونی کارمان هەیە و لێژنەی بەدواداچوونی دۆزینەوەی هەلی کارمان هەیە کە بەسەر پرۆژەکاندا دەگەڕێ بزانێ ئایا هەلی کاریان هەیە لە بۆ ئەو کەسانەی کە لە بەڕێوەبەرەتەکانی کار ناوی خۆیان تۆمار کردو لە لیستی بێکاران. چەند کەسە مامۆستا گۆران لە چێهات ئەوەی کە لە لیستی چاوەڕوانیدا ویتین لیست ئەوەی لە لیستی چاوەڕوانیدا ئەماری 6 مانجی یەکەمی ساڵی 2023 ژمارەی بێکاران کە تۆمار کراوە 968 کەسە. ژمارەی سەردانی مەیدانی پرۆژەکان ئەوەی کە کرایە 850 سەردانیە. باشە خەمڵاندنتان ئەمە زۆر کەمە 900 کەس وشت نا خەمڵاندنتان چییە؟ چەنێ گەنجی بەتاڵی بە قەولی جەنابی دکتۆر ئامانج خاوەن سکیل خاوەن توانە ئێستا بێکارە لە کوردستان؟ ئەو ئامارە لە لای منە، ئەو ئامارە تایبەتمەندە بە وەزارەتی پلاندانان و دەستی ئامار. بێ لای ئێوە نوسخەیە بێ ڕوئیای خۆتان لەسەر بنەمای ئەم ئامارەدا ڕێژ. ئامارەکانی ئاماری دقیق لە لای ئەوانە ئەوانەی وەڵی وەزارەتی پلاندانان هەتا ئێستا بەڕسمی بڵاوی نەکردیتەوە وە چەند جارەکیش باسمان کردی لەسەر ئەو بابەتە. باشە بۆچی 900 کار؟ من دڵنیام لەوەی هەزاران تەخمینەکەی چەندێ بێکارمانە بێت جارێ هەر لای ئێوە ساڵی 30,000 دەرەچێ. لە لای ئێمە بە دەقیقی پێت بڵێم آخر ساڵی دەرچوون داتای آخر ساڵی دەرچوون لە زانکۆ حکومیەکان 38,750 تەسەورەکەی 8,000یان بە ڕێکوپێکی کارێک 10,324 دەرچوشمان لە زانکۆ تایبەتەکان. ئەمە کەواتە 48,000 تقریبان 48,000 ساڵانە خریجمان هەیە. دکتۆر 48,000 کەس تەسەورەکەی 8,000 ئیشێکی خاوەن دڵنیایی ڕێکوپێک کە بتوانێت پاری کارەبا و ئاو مۆلیدە و ژنیش بات و قەنەفەش بکڕەوانە یعنی هەر قەنەفەنا ئیتر هەموو پێویستەکان. ئەم بەیانە لەگەڵ وەزارەتی پلاندانان لەبارەی ئەم چکە داتای کارکردن و ڕێژەی بێکاری لە لای برادرانی وەزارەتی پلاندانان هەیە. ئەوان بەڕاستی ڕێژەیەکیان بە منوت لە 16.5 لە 16.5 ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە بە ڕسمی لەلایەن وەزارەتی پلاندانانە تۆمار کراوە. بەڵام بەڕاستی مێثۆدی کۆکردنەوەی داتاکەم نەبینیەوە. باشە داتاکە بەعقڵ تا دەچێت وەکو پیاوێت؟ من نازانم لەبەرەوەی مێتۆدی کۆکردنەوە کەم نەبینەوە. باشە با بچووکی کەینەوە لە 48,000 تەلەبەی ئێوە کە دەرچووە ئەگەر ئەو لە 16.5 ڕاست بێ دقیق بێ ئەو وەختە ئێمە دەتوانین لێەوە با بڵێن کار بکەین بۆی کە بگەڕین بە شوێن ئەو فراغانی کە لە مەسەلەی کارکردنا هەمانە. مامۆستا گۆرانگیان وەڵامی پرسیارەکەم دەست نەکەو. ئێستا ئێمە یەک دنیا ئیش هەیە لە کوردستان ڕەنگە جەنابی دکتۆر ئامانج هەر خۆی ئێستا دەجۆری ئیشی جیاواز بە بیریا بێت
دەرچووەکانی زانکۆکانی ئێمە ئەتوان بیکەن بۆچی ئەجنەبیەی کات بەڕاستی ئەمە درکمان بۆ بابەتە کردی لە مێژە و کارمان لەسەر کردیە ئەوەیە کە هاتنی ئەوەی کە کرێکاری بیانی کە شوێنی کرێکاری خۆماڵی دەگرتەوە کە بە راپۆرت ئاگاداری سەری خۆمان کردیە سەر ئەنجومەنی وەزیران کە بە خۆشحاڵیەوە بڕیاری ژمارە 172 دەرچووە لە 29 2022 کە ئێستا ڕێنمایی ژمارە هەشتی پێ دەرچوە ساڵی 2022 لە یەکی 2024 لە هەموو پرۆژەکان دەبی ڕێژەی کرێکاری خۆماڵی 175 بێ کرێکاری بیانی 125 بێ و لە هیچ پرۆژەک ئەوەی کە لە چار کرێکار زیاتری هەبی چار کرێکار و کەمتری هەبی لە بۆی نیە کرێکاری بیانی بەکار بخە کێشەکەی مە لە چێ کاکڕنج یعنی کارکردنی کرێکاری بیانی وەکو عرفەچی لێ هاتیە وەکو هەموو بوویتە تەقلیدی یعنی لە پێویستی دەرچووە لە پێویستی دەرچووە یعنی هەمان دەچینە بازاری حتا بازاری قماش فرۆش باشە لە زیاتیوی کە کرێکارێکی خۆماڵی بەکار بخە تەمەشا دەکەین کەسە چیدانایە غێر عراقیە لێرە ئەمە لە ساڵی 2024ەوە ڕێنمایی ژمارە هەشت جێبەجێ دەکرێت لەسەر هەموو خاوەنکارەکان ئەوەیە کە 175 بە 25 کە دەبتە دۆزینەوەی هەلی کاری زۆر لە بۆ کرێکاری خۆماڵی باش ئەبێ ئەوانە بنێرنەوە بۆ نمونە ئێوە گلەیتان هەیە لە توانست واتە سکڵ خۆ زمانی کوردیمان شێوانەوە بە هەمومان توانست و توانای گەنجەکانی ئێمە بە کەڵکی دوکانی قوماش و ئەم پێداویستیانە نایەوە خەڵکێکەیە کوردەکە دانانێ بە کەڵک دێ بەڵام کێشەکە لە چی ئەمە خاوەنکارەکان یعنی کێشەمە لەگەڵ خاوەنکارەکان هەیە کەسە هەیە ئەو پسپۆڕی هەیە نەکەر قوماش فرۆشەکان لە هەموو لە کۆمپانیەکانیش یعنی باوەڕتەبی لە بەڕێبەراتی کار هەلی کار پێشکەش کرایە خاوەنی کۆمپانیەکە دەڵێ دەمەوێت شارەزایی هەبی لە 8 ساڵی ڕابردوو ئێ معمەل شیشە کۆنترین معمەل شیش لەو شارەوە بزانم ساڵی 2000 دەدانرایە 8 ساڵ خزمەت یعنی چی یعنی شروطی تعزیزی دادنێ شروطە چی دادنێ ناتوانانی کرێکاری خۆماڵی لەسەر ئەو پرۆژێ دابنین لێرە ئەمە چما کردی لە سی وای کردووە باشە خۆ ئەوەی کە من زانیاریم هەبێ والله من ئەو ڕۆژە چوومەتە ماوەی پێشوو چوومەتە ڕانیا جەرگم سوتاوە باوەڕم پێ بکە ینی 200,000 و 250,000یان بە هەندێک گەنجی کورد 10 سعاتیش ئیشیان پێکرێ بەڵام وڵی کەسێکێنن لە بەنگلادیشەوە کەمترینی $500 کەمترینی ئەوزامە وانە ڕاست چییە ڕاست ئەم عشقە بۆ کرێکاری غیرە کورد چییە ئەمە کاتێک کە قسان لەگەڵ دەکەی لە بەرچی کرێکاری بیانی بەکار دەکەی پێمان دەڵێ دەرێ کرێکاری خۆماڵی ئیش ناکە طبعا ڕاست نییە ئیش ناکە طبعا بە دووسە ئیش ناکە ئەگەر ئیشەکەی پێی بژی بتوانێت ژیان و ئایندە دروست بکات چۆن ئیش ناکە ئاخر کێشەکەمان لەگەڵ خاوەنکارەکانە کڕنج خاوەنکار ئەوەندە احتیمام بە کرێکاری بیانی دەدا بە کرێکاری خۆماڵی نادا یعنی ئستعدادی هەیە $700 بداتە کرێکارێکی بیانی 700,000 نادەتە کرێکارێکی خۆماڵی ئەوە وای کردووە کە ئەو بڕیاری 172 کە ڕێنمایی ژمارە هەشتی پێ دەرچووە ئەگەر ئەوە جێبەجێ دەکەین لە جێبەجێ بکرێ و لە ساڵی نوێوە ژمارەی کرێکارە بیانیەکان بە هەمان شێوە کەم دەکاتەوە 75 بە 25 لێرە ئەمە کێشەکە لە چیە ئەمەی کە وەزارەتی خوێندنی باڵای بەڕێز دەستیاوەتێ بەهانەی خەڵکە هێڵێتەوە بۆ ئەوی ئەوان بڵێن ئەمان توانستیان نییە نەخێر ئەگەر ئەوەی کە بەڕێزکا کە دکتۆر فەرمووی ئەوەی کە کاری لەسەر دەکەن و بگاتە ئەنجام ئەو مەهانەی خاوەنکارەکان نامینێت کە دەڵێ مەهاراتیان یەک کارامەییان نییە چەنی بیانی لە کوردستان کارەکە کرێکار کرێکار ئەخر ئەمە دوو ژمارە هەیە کاکڕنج ئەو کرێکارانەی کە بڕی وەزارەتی کار و کاروباری کۆڵای ناوخۆ ئەوەی لە لای مەهاتیە لە ساڵی 2020 ئەو لەحزەی قسە لەگە دەکەم دوو کرێکار هاتیە لە لای وەزارەتی کارەوە باشە ئەوەی کە هاتیە بڕی وەزارەتی ناوخۆ هاتیە بەپێ ئەو ڕێنمایی و یاسایانەی کە بەخۆیان کاری لەسەر باشە ئەو دوانە چۆن توانیتان بیانن ئەو دوانە کە داواکرا ڕاماگرتیە ئەخە شەرت و شروعی یە کاکڕنج کاتی کە کرێکارێکی کەسە خاوەنکارێک دێ داوای کرێکارێکی بیانی دەکات بە پێ ڕێنمایی مە باشە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی و کرێکارات ئەی ناوخۆ بڵێ ئەی ناوخۆ هی ناوخۆ داتاکە لە بەردەستی خۆیان تقریبا نازانم داتاکە لە بەردەستی خۆیانە لەبەرەوەی داتایوان دقیقا داتابیسێکی ئەزانی یەکێک لە خراپیەکان بۆ ئەوەی کە واکە ئێوە ڕوئیاتان وازح نەبێ بە بێداتان نەداتای
ژمارەی دەرچۆنتان لایە داتای ژمارەی بێکارتان لایە مەبەستم ئەمانە وەزارەتی کار نابێ ئەوانەی لابێ نابێ بزانێت چەند کرێکاری ئێستا بۆ نمونە نابێ بزانێت چەند کرێکاری بیانی لە ڕێگەی هەر وەزارەتێکەوە خێک ناکەنەوە دش بەیەکن داتاکان ئێستا بەپێ ئەودا ئامارەی کە جناوی دکتۆر باسی کرد ئەگە ئێمە 48,000 دەرچوومان هەیە 16.5 بێکاری هەیە کەوا دەبێت 183.5 کاریان دەستکەوت بێ بەڵام لە ئەسڵاوان نییە لە دیجیتالی ڕوودا و زانکۆی سلێمانی دەڵێ 111 دەرچووەکانمان کاریان دەستکەوتووە ئەخر بەسەوە نابێ ئەوشمان لەبیر چێت زۆربەی دەرچووەکان پێشەوەی دەرچن ئۆڕێدی خۆی بزنسی خۆی هەیە کاک ڕەنجیان باشە یان ئەوەتە بەڵێ نانانانا لێرە منبی دەرچووی ئێرە نانە زۆربەی ئەڵێم وەزبەیەک لەوانەی کە پێشەوەی دەرچن ئۆڕێدی بزنسی خۆی هەیە ئەمە خاڵی دوو من ئەتوانم ئەوە گرنتی بدەم 100 هەر قوتابیەک هەر خوێندکارێک پێش دەرچوونی ئەو سکێڵانەی کە پێویستە پیانەوەتر سوفت سکیل یعنی بەسیترین شت کۆمیونیکیشن ڕێگای قسەکردن سلف مانجمنت چۆن بتوانێت خۆی بەڕێوە ببە ئایا نقطە زعفەکانم چییە نقطە بەقوەتەکانم چییە ئەمانە بتوانێت بکە من تاکیدم گرنتی ئەو کەسە ئیشی دەسەکەوێت بەڵام یەکێک لە مشکلەکانی ئێمەش ئەوەیە کاک ڕەنجانی ئەو قوتابیانەی کە دێنە لای ئێمە و دەرئەچن و لە کۆتاییە تەواویەکان بەم سیستەمە ئەتوانن ئەو سکێڵانە هەموو دروستکەن کەواتە نهایەتی ئەم سیستەمە ئەبێتە ئەو نهایەتی کە کەمترین بێکار ئەتوانێت بمێنێتەوە باشە ئێستا بۆ نمونە لە زۆر وڵات بەردەوام بە پێی سیستمی ئیداری وڵاتەکە مامۆستابێ خۆیان ئەبدەیت بکەنەوە ئێ باشە هەموو ئەم قسانەی کە جەنابی دکتۆر و هەموو میوانە بەڕێزەکان و کاگۆرانیش فەرمووی بەشێکی شمولی ئەواناکە کە سبەی نەدەڕەچن یا ئێستا لە ئایندەوە لە ئێستاوا چنە زانکۆ ئەی باشە ئێوە خەڵکە قوڕبەسەرەی کە هەر لە 10 ساڵە 300,000 بە پێی قسەی تۆ بێ لە 1970 بێ ئیشا ئەی باش ئەی ئەوانە چۆن خۆیان ئەبدەیت بکەنەوە ئەوانە چۆن جیان بکەینەوە ئەوانە چ نۆعەبڕغوویەکەن لەناو ئەم مەچینەیە وانە ڕاست کاگرنز من پێم وایە ئێمە کێشەکان ڕەهەندی زیاتر و قوڵترشە لەوەی کە ئێستا چۆنە ئەدەی تۆ بۆ مانتەقەکە ئێستا خزمەت دەکەم جارە ئێمە بەس خەریکین خۆمان لەژێر ئەو هەیمەنەت و ئەو شەڕ و تەوژمە دەربێنین کە بڵێن بازار گەنجی کورد ئیشی دەست ناکەوێت و کورد بەس دەمانوێت ئەوە ئەم وەڵامەمان دەستکەوێت تا بڵێن سکەل دروست دەکەین بۆ بازار دەی فترەیەکی تر ڕەنگە کێشەیەکی گەورەتر بێتە پێشەوە ئەوانە سکێڵشیان هەیە کە چونکە پێشتر جەنابشتان ئەوتان باس کرد چونکە مۆزوعی زیرەکی دەستکرد ئەمان دێتە پێشەوە کە ساڵی 2027 بە پێی راپۆرتی تەنافسیەت دەولیە باسەکە دەڵێ تقریبا 69 ملیۆن پۆزیشن نامێنێت دەبێت گۆڕانکاریان بەسەردا بێت ساڵی 2030 تەنها ساڵی 2030 پۆزیشنێک هەیە دەبێتە پۆزیشن ڕقەمیەک لە عالەما کە پێگوترێ پێرسۆنال کۆچ لەبەرەوەی زۆرترین خەڵک تووشی عوزلا بێ بەهۆی بەکارهێنانی ئەو ئامێرانە زۆرترین ئیشە بێتە ئەلکترۆنیات بۆ دەڵم کێشەکە لەوە قوڵترە لەم سەعاتەی کە هەزاران گەنجی کورد بێ ئیشە هەزاران جۆب دیسکریپشن ئیعلان کرا بۆ ئیشکردن هەر ئێستاکان لە هەولێرە ئەم گاپە دەبێت چێ پڕیکاتەوە باشە ئەمە قسەیەکی جوانە سکێڵەکان بە کەڵکی و ئیشەنان ڕەحمەت دەبێت تاوە پرسیارێکی زۆر زۆرگرنگ پێم وایە ئیتیهامکردنی ساحێبکار بە تەنیا هەڵێ و ئیتیهامکردنی گەنجەکان بە تەنیا هەڵێ ئەمە پێویستی بە تەدەخولاتی تەشریعی هەیە کە دەبێت پەرلەمان کۆمەڵێک پۆلینی جیاواز و نوێ بکاتەوە کۆمەڵێک ئیمتیازات بداتە هەندێک کۆمپانیا و هەندێک خەڵک تاوەکو جێگا بۆ فرێشەکان بکەنەوە چونکە کاگڕنس من ئەگەر کۆمپانیام هەبێ من کۆمپانیەکە لەسەرمە کوالێتێکی باش بدەمە تۆ تۆزێ بە زمانی خەڵک قسە بکەین چونکە ئێستا باوکودایکە سیرمانەکە دڵی بەوە خۆشحاڵێ کوڕەکەم یا کچەکەم ئەم ساڵ دەرەچێ ئینشاڵڵا ئیشی دەستەکەوێیان دەست ناکەوێت هەزاران هەلی کار فەرموود لە هەولێرە ڕاگەنراوە لەو لاشەوە 2000 بێکارمان کەچی وەریژ ناگیرە باشە ئێستا دەستنیشانی گرێ و برینەکە بکە چییە؟ زۆرترین ئەوەی بازار پێویستێتی نە ناوی هەیە نە عینوانی هەیە نە دەخوێندرێت لە زانکۆکان و لە خوێندنی ئێمە ئەی ئەوانەشی خوێنوویەتی بای ئەوە توانیان هەیە کە تۆی خاوەنکار وەریان بگری با ڕاستگۆ بێن زۆر باش نەخێر 105 ڕەنگە بتوانن کە ئەوانەی تەوازە تەخەلوجیان کردی یەکسەر کاریان دەست بکەوێت کەواتە سبەینە ئەمە ڕەنگە جەبرێکی
نامعقولی نائینسانی بێ خاوەن معملێک مەلاین دۆلاری سرف کردووە بە ئومێدی ئەوەی کە سەرمایەکەی بەڵێ ئەم تێچووی هەبووە بەڵێ چەند قاتی بکە ڕاست. تۆ بە زۆر پێی بڵێ کاکە کرێکارێکم بۆ وەربگرە یا مدیرێکم بۆ وەربگرە کە توانای نییە ڕاست وە کاگڕند پێم وایە لە بێکاری خراپتر بێبەرهەمیە واتە چەندە بێکاری خۆی خەتەر و خراپە بەرهەمی بێکاری نییە بەشێکی با ئەوەندەش لەوە خراپتر ئەوەیە کەسێک کە دایە مەزرێنی یان تەعینە بێ لە کەرتی گشتیە لە کەرتایبەتە بێبەرهەمە بێ ئەزانی کاگڕز بە پێی دراسەیەک لە عێراقا کراوە کارمەندی کەرتی گشتی لە وەزیفە حکومیەکانە لە ڕۆژێکە 17 دقە ئیشی هەیە ئینتاجی 17 دقەیە یعنی مۆزەفی حکوومەتی ئێمە لە ڕۆژێکە بەڵێ ئەمە شوێ دەڵێ ئەوە عێراقیە دراسەیەکی عێراق کراوە لە مجلەی عێراق المستقبل دەڵێ ئەی هەرێمی کوردستان چەند دقەیەکە مۆزەفی حکوومەت هەرێمی کوردستان لە ساڵی 2011 دراسەیە کرا منەظەمەیەکی ئەوروپی هەڵدێرە کردی 4 وەزارەتی وەکو سامپڵ وەرگرت دەڵێ 23 دقەیە ڕۆژی 23 دقە بەڵێ کەواتە ئەمە لە حاڵەتی فول دەوامیە لە حاڵەتی 8 ساعات دەوامیە کەواتە ئێمە مشکلەی بێبەرهەمی گەلێک گەورەتر و قوڵترە لە مەوزوعی بێکاریەکە کۆمەڵێک کێشەی دەرونی کۆمەڵایەتی هەیە بەس ئەوەی کە بێبەرهەمە و ئینتاجی نییە مشکلەی اقتصادیەکی گەورە و باڵێکی گەورەیە بەسەر دەوڵەتەوە ئێمە لە عێراقا بە هەرێمی کوردستان شۆ تقریبا 9.5 میلیۆن موچەخۆرمان هەیە ئەوانە هەمووی پارابن بە پێ و دراسەیە دەڵێ 36 ڕۆژ لە ساڵێکە دەوامەکەن پارێ 365 ڕۆژ وەرەگرن لە دەوڵەت ئەوە هیچ ئینتاج و بەرهەمێکشان نییە وەرە سەر کەرتی تایبەت من لە کەرتی تایبەتە کارمەندێکم ناوێ 17 دقە بەرهەمی هەبێ کارمەندێکم ناوێ 2 ساعتش بەرهەمی کارمەندێکم لە 8 ساعتە لانێکم 7 ساعت ئینتاجی هەبێ ئەوەم دەستەکەوێت لە فرێشەکان لەوانی کە تازە تەخەرجیان کردیە بێگومان نەخێر بەڵام من ئەو گلەیم لەسەر ئەوە نیە بڵێم بۆچی نەخێر بۆ ئێستا خزمەت دەکەم من قسەکەم ئەوە نیە بڵێم بۆچی جامیعە دەستی ناکەوێت بۆچی جامیعە ئەو سکرە دروست ناکە کاگڕان سکیل لەناو فیلدا دروست دەکرێت لەناو واقع دروست دەکرێت لەناو ئیشا دروست دەکرێت باشە بەڵام خۆ باگراوندی تیۆری دروست دەکرێت من کەسێکم ناوێت زانا بێ کەسێک مێ زیرەک بێ ماهر بێ ماهر یعنی کارامە بێ دەست و پەنجەی بێ چونکە ئێستا مەسەرەن زۆربەی ئەوانەی لە کۆمپانیەکانی دابەشکاری ئیشەکەن لە هیچ کۆمپانیەکانی دەرمان و کۆمپانیەکانی مواد غەزایی باشە مەندووبیان پێویستە گرنگترین وەزیفە ئێستا لە ناو بازاری هەولێرە مەندووبیە دەست ناکەوێت بۆ چونکە ئەوە خەریجی عەربی پێویستە خەریجی کیمیای پێویستە ئەوە چی خەریجێکی پێویستە کەسێکی پێویستە بە تەحمل بێ عەسابی سارد بێ کاگەکەم جان ئێمە ئێستا حالیان لە ناو بازاڕین تۆ ئێمە ڕاستە مامۆستای جامیعین بەڵام لە ناو بازاڕیشین من خۆم گروپێکم هەیە کاگڕنج ئەو گروپە بەبێ بەرامبەر هەلیکە ڕاگەنم ئەمە نێزیی 8 ساڵە ئەمە لە چ مەجالە لە سوشەل میدیا هەموو بۆ نمونە ئوستاز پێویستی بە کارمەندێکە بۆ من ئەینێرێت ئەڵێ کاکە لەو گروپە بۆم دانێ بەبێ هیچ شتێکی من چەند هەزارە لیکارە ڕەخسانەوە چەند ساڵە لە 2007 من خەریکە چەند کەس تا ئێستا بەداتا 1553 کەسم داناوە ئەمە لە چه ڕشتەیەکی جیاوە لە سوشەل میدیایە لە هەموو جۆرەکانی لە هەموو هەر شتێکیان بێ وەکو باسی کە باسی مندوبەکە لە ئێستا زۆرترین کار کە خەڵک داوایەکە بریتە لە مندوبی کاکە مندوب چی ئەوێت مندوب 4-5 سکیل سێوێ کە زۆر بە ئاسانی کەسەکاتوانێت لە خۆیان درستی کە یعنی ئێمە نابێ بەس بڵێن جامیعە کاک ڕەنج کتابێک هەیە بە ناوی Why Nations Fall Fails باشە یەکێک لە نقاتەکانی کە باسی چاڵنجەکە ئەڵێ فکرەیەک دروست بوو کاتێک کە خەڵکی گوند هاتنە شاروتیان جامیعە ئەبێ هەلی کار بڕخسێنێ بەڵام لە جامیعەتەکانی دنیا سێکتە بە دکتۆر وشار سیوەلی وەری گەڕاوە بۆ کوردی هیوادارم ئەوانەی کە حەزیان لە خوێندنەوەی بیخوێننەوە بۆچی هەندێنێتەوە شکست دێنێ بەڕای من بجێچێکە لە جوانترین ئەو تێکستانەی کە لە باسی ئەوە 4 ساڵە وابزانام 3 ساڵە بە دیاریەتی بە من بڕۆ ناکەم وایە سەوە کتێبێکی بەناوبانگ بواە لە کوردستان بەڵام بەداخەوە خوێنەرمان کەمە خۆی پێویستە بەرنمەیەکی لەسەر وڵایی وابزانم بەرنامەشم لەسەر کرد من ئەگەر یارمەتی هەبێت دکتۆر بەس یەک دقە وڵایی ئەوە زۆر قسەکانی خۆش بوو قسەکانشی زۆر لە زۆر منیش متفقم اینجا یعنی تۆ سێری بەس وێبسایتی جامیعە جیهانەکان بکەوە بڵێ what the purpose of the university یەکسەر ئەداتێ ئەڵێ ڕۆشارکردنی مجتەمع بەرەو پێشبردننی مجتەمع ریسێرچەر دروستکردن
تۆ لە وڵاتێکی ئەگەر سامپڵێکی وەکو ئەڵمانیا وەرگین ئاوز بڵدۆنگ هەیە ئاوز بڵدۆنگ دروستکردنی دەستی هەلی کارە بۆ بازار باشە بەڵام زانکۆ ئەم پیشانەی کە تۆ دۆزیوەتەوە ئەم شوێنانە زیاتر دەرچووی زانکۆ هەلیەکان بوونیا حکومیەکان بەبێ جیاوازی کامیان زۆرتر بەبێ جیاوازی ئەخردا ئەمە قسەی ئاخردا وڵی ئەوە نییە ئینگلیزی زانەکان بوونیا کوردی زانەکان کاکە یا عەرەبی زانەکان بە قوربانە بە مندوب کوردی ئینگلیزی ناوێت ماڵ ئاوا بێ ئەمە بەیانی مندوبی بکەین نیوەڕۆ مندوبی کورد هەر مندوبیە یعنی تۆ 1500 کەسە کردو بە مندوب هەر دەرمان بفرۆشە دەرمانە هەرچەنە بەڕاستی پێ بڵام هەر مندوبی یەکێک لە گرفتە زۆر گەورەکان یەزانی چیە ئەوە من خەریکی بەرنمەیەکم ئێستا نایڵم چیە خەریکی ساختکردنەوەی کۆمەڵە کشتن کە هەندێکیان خۆت ئاگاد لێت چ پیشەیەک دروستوە خۆزگە و پیشەیە ئەو پیشەیە ئەوە بە ئەخلاقی پیشەوە هەندێک مندوبی زۆر شەریفەیە بەڵام هەندێک مندوب هەیە شتی ناپێویست ساغەکاتەوە بەسەر ئەوە دێنەوە سەر ئەوەی کە ئیتیکەڵ وەرک ئەو کەسە ئەخلاقیەتی ئیش ئەبێ یعنی بگونجێنێ من کەسێک بەس مشکلەی ئیشمانە مشکلەی ئیتیکی ئیشیشمان ئاخر کاکڕانج ئیتیکەڵ وەرک ئەوە کەسەکە لە خۆیان دروست بەڵام کاتی ئەو پیاوە چوینە تەقسەکانی ئەو پیاوە کەواتە تۆ گەشتبینی بەوەی کە ئێمە بەم هەوڵانی وەزارەتی خوێندنی باڵا بتوانین ئەو سکێڵە فرەڕەنگە دروست بکەین بۆ بازاڕی کاریان نەخێر هێشتا پێ دوایە دروشمان ڕاشکاو بین بۆی کە وەسوودی لێ ببین من ڕاشکاو دێنم من پێم وایە زانکۆ دەبێ ئیش لەسەر ئەو بکە قوتابی کە هاتە ناو کۆمەلگا و قوتابێکی کاریگەر بێ لە ڕووی فکر لە ڕووی سەقافەتەوە لە ڕووی ڕۆشنبیری و وەعیەوە ڤیژنی هەبێ و ئێستا چۆنین ئێستا ئەوانەی نییە نەخێر قوتابی دێتە دەرەوە دێتە ناو کۆمەلگا دەستی لە خۆی بەرداوە و زۆر بێ ئومێدا من یەک جاروانی ئەوەی لە کۆمەلگەی شەکات چییە بە قوربانەکان ئەم زەلامە ئێستا وانێری چییە باش لە چوە هاتی کاکە تۆ خەریجی من لەگەڵ ئەوەش نیم کە هەرچی دامەزراوەی کەرتی تایبەتە دەڵێ هەر کەسێک ئیعلانێک کا دەبێت 5 ساڵ ئەزمموی هەبێ ئەخر 5 ساڵە ئەو کەسە ئەمڕۆکە تەخەرجی کردووە 5 ساڵ لە چۆ بێنێ بە قەناعەتی من دەبێ بە هەمەلایانی بە تایبەت بەشە فەرمیە حەزانی ئەم لە سلکی تەندروستی و قساکە هەرچەندە ئەو وەصفی منی کرد وەڵام من زەمی بۆ چوونەکەی تۆکەم ئەم باسی سلکی تەندروستیەکە کاکە ئێوە بەردەوام لە سلکی تەندروستیە ئیشتان نەبێت لەبەرەوەی ئێمە زۆرینەمان نەخۆش خراوێن بورچیلاڵی دنیای نەخۆشیە دەرونیەڵی دنیای نەخۆشی هەیە عملیاتەڵی سەدان عملیات پێویستە سەرەتانەڵی هەزاران نەخۆشی سەرەتان هەیە و بۆچی بەز ئێوە تەعینە بە نەزانی بۆ ساڵ لە دوای ساڵ کاگڕەنجان ئەو گروپ پێپشانەیە ئەو پێپشانەیە وڵی کاک ڕەنج یارمەتی هەبێ ئێستا لەو قسانی بەڕێزە کردیان ئاساڵە دوای ئەم ناوبڕە با دکتۆر ئامانچ فەرمایشتەکانی فەرمای باش وەسەت هەیە قوربانی ئەو ڕیشە سپیەوە هەرچەندە خۆ سپی و کردووە زۆر گەنجیت بینەرانی بەڕێز ئێستا گەڕێمەوە زۆر باشە جارێکتر سڵاوتان لەبێت فەرموو کاکڕەنج من لە مناقەشەی پێشووترمانەوە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێستا هەستی پێەکەین کە لە بینی دەرچۆکانی ئێمە و خاوەن کارەکانی بازاری کار کەرتی پیشەسازی کەرتی تایبەت کەرتی گشتی جۆرێک لە گاپ هەیە ئەو چارەسەرانی کە وەزارەتی خوێنی باڵا خستێتی ڕوو بە تایبەتی دروستکردنی بۆردی ڕاوێژکاری ئەکادیمیا و کەرتی تایبەت لەگەڵ دروستکردنی سنتەرەکانی تایبەت بە پەرەپێدانی کار کە پێیانەوترێ CDC-ەکان لە ناو زانکۆکانە وەزایدەن لە ڕێگەی گۆڕینی ئاراستەی خوێندن زیاتر تەرکیزکردن لەسەر خوێندنی بۆ نمونەت چ بەشە چی ئضافاکەن ئەو ئەڵێ چەندین جۆری اختصاسمان هەیە زیان سەدان جۆری اختصاس ئێستا کۆمەلگای کوردی پێویستێتی لە زانکۆکانی ئەمە هەر نییە وادنەوت ئەمە وەڵامی ئەمە لە کوایە وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت لەوەیە کە ئێمە ئەو گفتوگۆیی کە لەگەڵ کەرتی تایبەت دەستمان پێ کردووە کە پێڵین پرۆسەی یا پرۆژەی ڕووپێوی بەردەوامی ساڵانەی بازاڕی کار دەبێت بە بەردەوامی قسەن بۆڕەکچیانەوە بۆ نمونە ئەسیاسەڵ گەورەترین کۆمپانیا لە عێراق سکێڵێکی داوا لێ کردووە لەتان لە سێکتەری ICTە سێ سکڵی سەرەکی داوا کراوە ئەڵێن ئێمە ئەمانەوێ دوو سکێڵی سەرەکی یەکییانەڵێ هەوڵ بن ژینگەی داهێنان و
لایانی تێڕوانینی ڕخنەیی لە ناو تەلەبەکانە زیادکەن ئەو دوو شتیان داوا کردووە باقی شتەکانی ئەمە تر ئاسیا داوای کرد نەخێر هەموو کۆمپانیەکانی ICT کە قسەیان لەگەڵ کراوە تاوان 200 کۆمپانیا بەشدار بوون لە ناو ئەم پرۆسی ئێمەیە ئەوانەی لە تێلیکۆمنیکیشنە بەشدارن سیستمەکەی خۆیان نەخێر ئەڵێ لایەنی تێڕوانینی ڕخنەیی لە ناو تەلەبەکان عقلی ڕخنەگیری کریتیکل تینکینگ لە ناو تەلەبەکانی خۆتانە پەرە پێ بدەن دایرێکت نا ئەوە مەسلەی داهێنان لە ناو تەلەبەکانی خۆتانە پەرە پێ بدەن بۆ نمونە باتی و فیدباکی من بە تۆ دەستی خۆش بێ دوایش وتم لە کەرتی تەندروستیە بەشداربووەکانی ئەم ڕووکێوی بازاڕی کارەی کە ئێمە کردومانە لە کەتی تەندروستیە دەڵێ سێشت هەیە زۆر گرنگە ئێوە لە کارامەیە نەرمەکانە احتیمامی پێبن یەکەم گرنگیدان بە تەفاسیل با تەلەبەکانتان وا ڕابێنن کە گرنگی بە کۆمیونیکیشن لەگەڵ نێت ئەوە تایبەتمەندیەکانی کارمەندە من باسی ئەمە سکیڵە سکیڵەکانە زۆر باشە ئەمە کێچێتە هەموو اختصاس ئەبێم سکیڵانەی هەبێت کەینی خەریتێک دەرێت چێ هەڵگری ئەم زۆر سکیڵانە بێ من باسی ئەو جێشاکەم کە ئێستاکانە ئەو جێشە سیکە ئەگەرێتەوە ئیشی وەزارەتی کارە بێت ترێنینگیان بۆ بکاتەوە کاکڕنج ئەمە من ئەگەر یارمەتیم بند بەوردی بۆتان باسەکەم ئەمە چۆن ئیشەکە ئەم پرۆسەسە چۆن ئیشەکە ئێمە گەر ساڵانە کەوتینە گفتوگۆ لەگەڵ بازاڕی کار داتامان کۆ کردەوە نزیک بووین لە یەکتری لە ناو بۆردەکە هەموو پێکەوە قسەمان کرد هەماهەنگیمان کرد دوو ئیسفاداکەین ئیسفادە یەکەمەوەیە کە بە بەردەوامی ئەو سکیڵانەی کە پێویستن و دەرەکەون و بە غێرمەتەوە قاچ کە یەکێک لە خەسڵەتەکانی سەدەی 21 لە بکارە ئەوەیە کە بازاڕی کار خۆی ناتوانانی تۆ تەوەقوعی بکەی کە چی ڕۆدا لە پیشێکی وەکو دکتۆری بڵێ مەسەڵەن یەکێکی وەکو یۆڤاڵ باسیەوەکە لە سەدا 90 دکتۆرەکان ئیشیان نامێنێت توش لە بەشێکی قسەکان تا ئیسنا دەکردە سەر بۆ چوونێکی ئەو لەبەرەوەی تەکنەلۆژیا ئەبێ بە تەکنەلۆژیا ڕۆڵێکی گەورە بینێ نەکەر ئیشی مێنەی پزیشکی لەسەر قسەت نییە بۆی وا نەڕاوە قسەی تۆ هەندێک بەشێکی زۆری ئەو توێژینەوەی کە ئێستا لەسەر زیرەکی دەستکرد دەکرێن کە ئەوەیە کە زیرەکی دەستکرد جێگەی بەشێکی زۆری ئەو کاران ناگرێتەوە کە ئێستا هەن یەکێک لەوانە نەکرد دکتۆرەکان زۆربەی زۆری کارەکانی تریش بەکاری شێفیشەوە تەبان بەکاری بیناسازیشەوە چونکە تەکنۆلۆژیای ئەو تەکنۆلۆژیانەی کە ئێستا خەتەرن لەسەرەوەی کە جێگۆڕچێ بە مرۆڤ بکەن مەسلەی زیرەکی دەستکردە پرنتەری سێڕەهەندیە و زائیدەن تەکنۆلۆژی و بایە تەکنۆلۆژی و نانۆ تەکنۆلۆژیە کە ئێستا زۆر پێش کۆمپیوتەری بیرکەرەوە زائیدەن طبعاً بەشێکە لە کۆمپیوتەری بیرکەرەوە بەشێکە لە زیرەکی دەستکرد زیرەکی دەستکرد ئێستا کەوتۆتە قۆناغی چینەوەوە ئەوەی کە پێی دەڵێن ئارتیفیشەل نیورال نێتوەرک ئەوە زیرەکی دەستکرد دەباتە ڕۆبۆتبوونی کارمەندیش زۆر لەوە زۆر زیاترە کە ئێمە تەسەوریەکەین بۆ ئێمە سەر چیەکەین تەکنەلۆژیەکان زۆر گەشە پێدەێمەوە لە مەدووە ئێمە ئەوەی بازاڕی کار ئێستا پێمانەڵێ تەرکیز لەسەر ئەگەر جەنابەت ڕێگەم بدەی من بە شێوەیەکی متەسەلسل هەمووی بۆ باسەکەم ئێمە بە گفتوگۆکردن و ئەمە داتایە داتاکان هەمووی پەبلیکەکەین ماوەیەکی تر بۆی خەڵکیش ئاگای لێی بێ لەم داتایانە چیمان پێڵ ئەم داتای پێمانەڵێ چ سکیلێک بۆ ئەم سێکتەرە گرنگە چ کارامەیەک بۆ ئەم سێکتەرە گرنگە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ناویشیا سکیلە تەکنیکیەکان چین و لە مستەقبەلی شاتە ئێستا بۆ نمونە بەشێکی ئەو پرسیارانەی تایەتی لە ماوەی ساڵەکە چ جۆرە کارمەندێکمەوێ لە ماوەی 2 ساڵات چ جۆرە کارمەندێکمەوێ لە ماوەی 10 ساڵات چ جۆرە کارمەندێکمەوێ ئەمە لەلایەکی ترەوە سنتەرەکانی بەکارخستن لێرە کە CDCەکان لێرە ڕۆڵیانەوەتە تۆ کۆکی لەگەڵ مامۆستا من لەگەڵ مامۆسایە لە یەک شتا کۆکم لەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە ئەو فرسەتانەی لەگەڵ لە ناو بازاڕی کارە هەیە لەگەڵ ئەکادیمیا بیانگەێنین بەیەک هێشتا خوێندنی باڵا لە یەک شتا هێشتا باڵا بارە بەسەر خانەوادەکانەوە کاکڕنج لە یەک شتا متفق نیم لەوەی کە ئێمە ئەگەر مقارنەی ئەم 10 ساڵی ڕابردووە بکەی بە ساڵانی پێشتر گۆڕانکاری زۆر گەورە هەیە لە دروستکردنی کارەمە زۆر گۆڕانکاری گەورە من یەک تەواو نەکردووە کاکڕنج جزئێکی ماوە ئێمە لە گفتوگۆی لەگەڵ بازاڕی کار داتا کۆکەینەوە لە یەکتر تێگەیشتن دروزەکەین هاوبەشەکان کۆکەینەوە لەگەڵ یەکتریا دواتر ئێمە دەستگای ترمان هەیە لە ناوزان کۆکانە کە هەم ئاگای لە تەلەبەکانی ئێستاە هەم ئاگای لە دەرچوانیشە هەوڵەدا ئەوەی بازار چەنی خەتای ئێوەیە بێکارێکە
خەتای ئێمە بەستم ئێوە بە شەخصنا خەتای سیستمی خوێندنی باڵایە کە بەرهەمی 25 من لەو بڕوایم کە لە ماوەی ئەو 10 ساڵی کە ڕۆی ئەتوانم بڵێم گۆڕانکاریەکی ڕیشەیە لە دروستکردنی کارامەیی لە ناو سیستمی خوێنی باڵای هەرێمی چەند کوردستان. باشە لەبەر ناتوانم بە پرسنت پێ بڵێم باشە، دقیق قەی نچکەویش ناکەم، ڕەنگە ژاوای پێویستی بە ناکەم، داتا بێ ئەزانم. بەڵام من پێتەڵم چەند ڕشتەی زیا هەیە احتیمال هەیە ئێوە لای بەرن لەم ساڵە نزیکی 175 بەش هەیە کە کەمتر لە دەخێنکاری بۆ چووە. ئەمە دلیلی ئەوەیە ئەم بەشە زیادە یا ئەو سەکتەرە مرێنراوە. من تەسەورم وایە ئەمە بەشێکی پەیوەندی بە بیرکردنەوەی کۆمەلگا و کەلتور و هەروەها بازار و لەگەڵیشە تێڕوانی تەلەبە ئێستا بە هۆشیاریەوە سەیری ئەو بەشاکە بۆ یەچێ تەلەبەش وەکو ئێمە سەیری زۆر بەشە کشتتوکاڵی تایە زمانی کوردی تایە زمانی عەربی تایە شوێنەواری تایە فەلسەفەی تایە بەشی تری تایە ئەم بەشانە کەس بۆی نەچووە بەڵام تۆ من ئەسڵەن فەلسەفە بە ضرورەتە زانی من کوردی فەلسەفە بۆ هەموو دیسپلینێک بە ضروریە زانم من بەڕاستی کاک دکتۆر من پێم وانە جامیع بەرپرسی یەکەم و ئاخری ئەو گرفتی بێکاریە کە لە کوردستاندا هەیە ڕەنگە منە ئەسڵەن پێم وابێ ڕەنگە ئەگەر لەدە بەرپرسیارەتی ئەو دێمیان بێ بەڵام من چەند سەرنجێکم هەیە لەسەر ئەو قسانی کە جنابەت باسییانەکەی لەوانە ئەگەر ئەوها بەوردی دراستەکرابێ بۆ بازاری کار دەبێت ئەو 3000 خوێندی باڵایی کە ئەعلان کراکەواتە لە ئێستاوە بزانن ئێوە چیلی ئەەکەن لە چۆ پێویستانە چکە 3000 ماستەر دکتۆرا لە ماوەی ساڵەکە ئەعلان کرام ئەوکاتە بۆ 2 ساڵێت دەبینە خاوەن 3000 بڕواناوی ماستەر دکتۆرای تر ئضافەتەن لەسەر ئەوانی کە هەمانە من پێم باشە خراپ يعني دوای هەڕەمەچی ئەمە ئەگەر جیان بۆ دیاریکراوی ئەوە زۆر جێتان بۆ دیاریکردن بەشی هەرە زۆریان ئەوانەی کە جارێ زۆربیان مامۆستان لە ناو زانکۆ باش مامۆستای زانکۆش پێویستی بەکردنەوەی کارامەیی هەیە ئەگەر ماجای بێ ماستەر بخوێنێ دکتۆرا بخوێنێ بەشی هەرە زۆریان مامۆستا کەسێک بابەتێکی هەیە بۆ فرۆشتن لە هەر کارتۆنێکا 5 دلاری خەسارەتە هەتا فرۆشی بەرێتە سەرەوە زەرری زیاتر نابێ ئێستا ئێمە عملیات چۆن کەسێک بابەتێکی هەیە ئەیفرۆشی لە هەر کارتۆنێکا 5 دلاری خەسارەت هەیە زەرری هەیە هەتا هەوڵدا فرۆشی زیادکە خەسارەتی زیاترە بێ ئەبێ هەوڵدا فرۆشی کەم کاتە بۆی بەس خەسارەتەکە کەم کاتەوە ئەمە لەگەڵ خوێندنی باڵا گونجە ئێستا ئێمە بەردەوام بێکارمان هەیە بێکارت کردی بۆ ئیزافاکەین وە خۆشمان بە پێی جامعەکان خۆیان داتاکان ئیعلانەکەن دەڵێن ئەمە نقطەیەکی زۆر حساس ئێمە لە بینی یارمەتی باش یعنی پێ دوایە ئێستا بە پێی لۆجیکی ئەم بێ وەزارەتی خوێندنی باڵا کارگەی بەرهەمێنانی بەتاڵەیە سێوە زانی خۆی چۆنە بەپێی ئەو داتیانی کە زانکۆکان خۆیان دێرێن زانکۆی سەلاحەدین دەڵێ ئێمە لە بینی 25 بۆ 30 لە سەدای دەرچۆکانمان کاریان دەسەکەوێت زانکۆی سلێمانی دەڵێ 11 لە سەدا بەڵێ من ئەمە لێرە کاک ڕەنجێ جوابی بەرەوە با من بچم ئەو مایکە بێنم فەرموو بینەران گویان لێ من دەمەوێت یەک شت بە جەنابە بڵێم ئەویش شێوەیە کە ئەو گەنجانەی کە لە قۆناغی ئامادەوەی دێن بە خەون و بە تێڕوانینیان بۆ مستقبلی خۆیان و بۆ مشارەکەیان پێویستیان بەوەیە کە فرسەتی یەکسانیان بۆ بڕەخسێنرێت تۆ ناتوانانی لە ئێستایا مؤسساتی تعلیمی عالی داخی بڵێ لەبەرەوەی بێکاریم هەیە بۆیە نابێ ئیتر کەس بێتە ناو ئەم مؤسسانەوە من لەو نقطەیە لەگەڵ جەناب باشە بەس حریفی قسەکانەکەی کوا و تۆتی دایخن نامە بەس ئەڵێ نابێت پێویست ناکە ئەڵێ پێویست ناکە ئیتر ئەوەندە خریجمان هەبێت ئەو ڕشتانە ئەڵێ کە زیان کە تۆ خۆت ئەڵێ ئەو ڕشتانەی کە زیان دوو جۆر چارەسەری هەیە کاک ڕەنج یەکێک لە چارەسەرەکانی ئەوە نییە مەسەن بۆ نمونە تۆ بەشی کوردی ناتوانانی لەبەرەوەی بازاری کار پێویستی پێنیە بە تەواتی دایخەی تۆ توانی گۆڕانکاری جۆری یەکەمەوەیە کە گۆڕانکاری لە ناوڕۆکی پرۆگرامەکانی بکەی کە لەگەڵ دیسپلینی ترا تێکەڵیکەی بۆ نمونە مەیجەرەکەی کوردیە بەڵام با هەندێک سکڵی تری لەگەڵاوە بەس ئێستا ئەوە کرا بۆ نمونە کاتی خۆی لە زانکۆی چەرم و مەسەلەی زمان کرا بە بەڵێ زمان یەکێکە لەوانە طبعاً زانکۆی چەرم و یەکێکە لەو مۆدێلانەی کە لە 100% بە سیستمی بۆڵۆنیا ئیشەکە و ئەنواع دەرسی ئەوەی کە پێی دەڵێن دەرسی هەڵبژاردە ئلکتیڤی هەیە تەلەبە ئەتوانێت ئەگەر حتا بە ڕشتەکەی بۆ نمونە بەشی زمانی کوردی بێ ئەتوانێت شتی تر وەربگرێ ئەجا ئێمە باەک شت بکەین جەناب کارامەیی دروستکە سەیریکە حقیقەتێک هەیە ئەم هەوڵی کە وەزارەتی خوێندنی باڵا دەستیاوە تێ شایانی تەقدیرە و ئیرادەیەکی باشە و دڵسۆزیەکی بێوێنەیە با ئێمە
هەر ئەساسەن ستراکچەری بازارمان نییە خۆمان هەر بنیادەکەمان هەشە لاوازە و لە ڕاستیدا ئێمە خۆمان بازارمان نییە ئێمە بازاری ئێران و تورکیا و چینە و ئەوروپاین وایە دکتۆر ڕاست هیچ خلافێکتان هەیە لەگەڵم ئێمە ئێمە لە دەرزی درویمانەوە هەتاوەکو کە سەناعی قورس پشتمان بە دەرەوە بەستووە ئێمە خۆمان 30 ساڵە بازارمان دروست نەکردووە ئۆباڵەکەی بخینە سەر وەزارەتی خوێنی باڵا حتمما لە خێر بەعکسەوە ئەو تۆزە کارامە یشکە لە وڵاتی ئەمەداماوە بەرهەمی وەزارەتی خوێنی باڵە خۆ وەزارەتی خوێنی باڵا خەتای نییە ئێمە 2500 کارگەمان داخراوە و حتا مەسەلەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی من کە کارگە نەبێ بۆ نمونە بۆ خۆ دەرخستن و سنگ دەرپەڕاندن بە وەزارەتی خوێنی باڵا بڵم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بڵم تۆ بۆ کاریان بۆ نادۆزیتەوە دا ئەویش حەقا پێم بڵێ دەفەرموو لەم سەرمێزە تۆش گێزەرێکم بۆ دەربێنە کاکە بازارەکە تەقبولی ئەمە ناکات کاکڕانچێکی تر لە مشکلەکان یعنی ڕێزم بۆ ئوستاسەیە لێرە دانیشتووە جەماعەتی خاوەنکار لە هەموو دنیاە شتێک هەیە بە ناوی خۆبەخش تۆ خەڵک وەرەگری بە خۆبەخش 6 مانگ باشە معاشێکی ڕەمزی ئەدەیتێت دوای عقدی بۆکەی چەند ساڵێک لە بدایەتەوە تۆ پێی مەڵێ من خیبرەی 2 ساڵم لە تۆوێت کە خۆی ئەمڕۆ تەخەڕوجی کردووە بریتە لە وەرگرتن عملمان نییە وانە بەڵێ سەتاسە انشاءالله تۆ هەوڵێ بەس من سەیریکە بەس وەڵڵاهی خۆ بخەرە شوێنی ئەو خاوەنکارانە خۆ من هەفتەی پێشوو میوانیشم بوون لە لای خۆیان وام ناوت بەڵێ هەرچەندە تازە گوێشیان لێ بەڵام وەڵڵاهی ئینسان دڵی پێیان نەسووتە کاکە خۆ بەخشی چی و ئەم فەلسەفانەی ئێمە لێن لە دنیایەکی ترین ئەو شێت بووە بەدەست زەڕیبە و نەبوونی کارەبا و ژینگە و 1001 جۆر مەرج و قەساوت کە لەگەڵ یا بەکاری هێنن براکەم هەر بەراورد بە بەغا بەراورد بە تورکیا بەراورد بە ئێران هیچ ئیمتیازێکیان نییە و قڕ بەسەرانە تۆ لە وڵاتان کارگێکەکەیتەوە یەک دنیا ئەفای زەڕیبی و یەک دنیا هاریکاری و تەخفیزات لە سعری و قود و نازانم چی خاون کارگی ئێمە شێت بووە تو ئاگاو لێ نییە بە جوملە ڕاکەن بەرەوەڵە ها ئیتر چی بڵێن فەرموو خاتون بەخێر بێ زۆر سپاس کاگڕەنج نازانم پێیان بڵێم بەخێر بێن یاخود نا من وەکو گەنجی بێکار خەینا هەر بڵێ بەخێر بێن قسەی باش هەر باشە بەڵام بەداخەوە کە میوانە بەڕێزەکانت هەرێکی لە لای خۆیەوە بە سکێکی تێرەوە باسی معاناتی گەنجی بێکار ئەکا باوەڕ ناکەم کەسیان ئەگەر مناڵیان هەبێ ئەو معاناتی ئێمەیان هەبێ کە گەنجی بێکارین ئەگەر هەشیان بێ مناڵیان هەبێ دڵنیام ئێستا صاحب عقارات و صاحب کۆمپانیا و صاحب شەریکەی سەیاراتن ئەمە ئاوا هەیە ئەگەر هەیەە ئەوانەی ناسم لەسەر مێزەکەم وانین کە تۆیڵی وەڵی کاگڕەنج لە قسەکانیان ناوا دیارە ئەزین بۆ ماشماوە نەگرتووە من ئافرەتم قوتابی زانکۆم مەرحەلە 5 قانونم وەزارەتی خوێندنی باڵا هات قانونی کرد بە 5 ساڵ بەبێ ئەوەی 5ەم ساڵمان هیچ ئیسفادەیەکی هەبێ بۆمان نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا لێرێ داواکارم لێت لە پردێ 4 ساڵە لەو دی و پردێ 5 ساڵە بە خزمەت بۆمان حساب بکەن عەلعەقەل بە خزمەت بۆمان حساب بکەن من ئەم ساڵ تا خەڕوجەکەم ئەچم بۆ شەریکەیە گەڵێ 3 ساڵ خبرەت نییە شەهادەی مەحەدم ئەبە مەڵێ خبرەت نییە ئەڵێ ئەو شەهادەی تۆ کە ئیدارە قانونە لێرە ئیشم پێینە بڕۆ دەرەوە ئەمانەمان چۆن بۆ حەلەکەن شتێکی تر ئەڵێ سێکتەرەکانی هەلی کار کە هەیە و لەگەڵ ئەوانی کە داوای کار ئەکەن یەک ناگرنەوە ئەمە خەتای ئێمەیە خەتای گەنجی بێکارە کاگڕانج ئەگەر خەتای ئێمەیە کاک ئێمە داوای لێبوور نەکەین ئێمە هیچ نازانین و ئێمە نەخوێنەوارین و ڕێزم هەیە کە ئەوانی نەخوێناورن زۆر لە ئێمە خوێنداوارترن لە تۆ و نەخوێنەواریش عیب نییە ڕۆژگاریان نێڵاوە کورد بخوێنەوە بزەبت کاگڕانج با قسەکانم تاوکەم چکە بەڕاستی دا زۆر داغ لە دڵین پێمانەڵن سێکتەرەکان گونجاو نییە لەگەڵ ئەو هەلی کە ئەو کەسانی کە داوای کارەکەن باشە دەورم مان گونجێنن بمان گونجێنن ئێمە گونجاونین بمان گونجێنن ئەچی لە تورکیا و لەم لاولەولاوە خەڵکە هێنیت کرێکارێنی لێرە بە 10 ساڵ و بە 15 ساڵ و بە 5 ساڵ عقدی لەگەڵەکەی شقی بۆ ئەگری مناڵی ئەخەیتە مەکتەب خۆی هەموو شتێکی بۆ دابینەکەی 200 کرێکاری کورت گەنج بەرە لەوێت تەدریبی پێ بکە سێمان و بیهێنەرەوە بیخەرە ناو شەریکەکانتەوە ئەی بۆ ئەمانە حەل نییە ئەی بۆ هەر خەتای گەنجەگیرێ ئەی بۆ هەر ئێمە خەتابارین بۆ ئێمە بە دوای کاردا ناگەڕین ئەمانە هەمووی مشکلە نییە دەست خۆش
فەرموو برای من دەست خۆش سەرەتا سوپاس بۆ میواندارێ و سوپاس بۆ دەرفەتە کە بە گەنجان دەبەخشن پەیامی دڵ و توێی قسەی خۆیان بگەینن حەز دەکەم جەخت لەسەر دووشت بە تایبەتی بکەمەوە یەکەوەیە کە گەورەترین ختوڕی ئینسانی ئەوەیە کە هیوای نەمینێ کە ئەمەلی نەمینێ لە بەرامبەر ئەو دەسەڵاتە و ئەو حکومەی کە ئێستا هەیە لە ناو گەنجان و لە ناو هەلی کار و ئەو شتانش بە تایبەتی کاتێک گەنج هیوای نامینێ بە خوێندن بە کار بە دەرفەت بە بازار زۆر زۆر خەتەرە لەبەرچی خەتەرە لەبەرەوەی ئەو گەنجە کاتێک پێ لە ناو زانکۆ دادنێت چ ئەهلی بێت چه حکومی بێتن وای لە ناو مێشکیدانەوە کە ئەو بخوێنە نەخوێنە ناگە بە هیچ ئەوە لەبەرچیە لەبەرەوەی ئەو ڕوئیایە لە ناو مێشک و لە ناو دەرونی دروست بووە کاتێک ئەو بخوێنێ هەر نابێ بە هیچ نەش خوێنێ هەر نابێ بە هیچ خیبرەت هەبێ خیبرەت نەبێ وەرناگیرێ لەسەر کار و شتی خۆت ئەوە یەک دووەم گەراگاداری ژیان و دۆخی گەنجان بنێستە بەراورد بە وڵاتەکانی کە هەز دەکەن گەنجەکانی وڵاتی مە زۆر فەقیر و گوناحن باشە پرسیارێ ئێستا گەنج جان توانای نییە یا بازاڕی کارمان توانای لە خۆگرتنی ئەم هەموو خاوەن بڕوانامەی نییە بازاڕی کارمان لە بەرامبەر خیبرە و شتەکانی ئەو گەنجانێکی ئێستا لە زانکۆیەکان دەردەچن یعنی بە شێوازەکە لە شێوازەکان کە بڵێ وەرد ناگرم پێت ناڵێ وەرد ناگرم پێت دەڵێ خیبڕەکە چییە چی تەواو کردووە کاتێک گەنجێکی فرێش تازە لە زانکۆ دەردەچێ و تەخەڕوز دەکە کاتێک تەقدیمی کارێک هەلی کارێک ئیشەک دەکە تازە بە خۆی تەواوی کردیە تو داوای 4 ساڵ 5 ساڵ خیبڵی لێ دەکەی وەزایدن داوای زمانی لێ دەکەی زمانەکە هیچ با بڵێم زمانەکەی ئەوە چۆن بۆ نمونە لە کۆلێژی پزیشکی دەرسی تەطبیقات هەیە ئەگەر ئەمە بۆ هەموو ڕشتەکان لە سیستەمە تازەکەتانە زیادی بکەن یەکسەر کە دەرەچی چەند ساڵی خبری عملیت هەبێ بە پێی اختصاسەکەت لە معاملە لە ئەگەر مەجای ئایتی ئەوانە بووی لە شوێنی تایبەت بە خۆتە ئەگەر ڤێترنەری بووی لە کێڵگە پەلەوەریەکان ئەو کاتە ئەم مشکلەیە نامێنە مەفهومی سیڤیژ ئەگۆڕێ لە کوردستان بەم نوعە کاکەڕانج حەز دەکەم جەخت لەسەر ئەوە بکرێ شتێکی باشە ئەوە بکرێ شتێکی ئەزانی باشیە مناقەشانە چیە یعنی باوەڕم پێ بکە ئێستا ئەم قسانەی کە تۆ کردێ شتی تازە ئەڕسکێنە شتی تازە دروستەکە لە لای خەڵکانی ئیداری وەنیە لەبەرەوە قەت گفتوگۆ زەرەری نییە دەستەکانت خۆش بێت با بیەم بەوانە گەر فەرمای شتێکی ترت هەیە ئەو بەریش دوو کەس قسە بکە ها آخر سێ بە سێ خراپە خۆتە زانین سێ بە سێ چیە ئەو کاتان باش بەخێر بێن یاخوا من ئەمەوێ ملاحەزەیە بکەم تۆ ئەگەر بێی باسی کار بکەی لە هەرێمی کوردستانە بازاڕی هەرێمی کوردستانە ئەمە وەکو پاکێجێک واتانێ کە تۆ ئەگەر باسی سکیلەکانی گەنج ئەەکەی کە لە زانکۆ فێری بوو بێ ئەگەر باسی ڕێژەی کرێکاری بیانینەکەی ئەمە هەڵەیە ئەگەر باسی ڕقابەی قانون عمل نەکەی یان ڕقابی وەزارەتی کار نەکەی لەسەر کۆمپانیاکان ئەویشە کێشەیە یعنی ئەبێ هەر هەمووی بەیەکەوە بێ ئێمە کۆمپانیامان هەیە گەنج لەوێ ئیشەکە لە کاتژمێر 6ەوە تاوەکو 6 سیرەکەی بە 350,400 یعنی ئەمە چی لێ بکە یعنی ئەم 400,000 چی لێ بکە یعنی ئەو هەموو کاتێشی ئەڕوا ئەم 400,000 چی لێ بکە من پێم وایە بابەتی کار وەکو پازڵێک واتانێ ئەگەر هەموو شتەکانی لە شوێن خۆیان نەبێ ئەوە کێشەکە چارەسەر نابێ بۆ نمونە تۆ گلەی ئەەکەی لە کۆمپانیاکان کە بۆچی کرێکار وەرناگرن جەنابیشی ئاماژە پێ کرد کە سیرەکەی کۆمپانیاکەش باجی زۆرە یعنی ڕسوماتی زۆرە ڕۆتیناتی زۆرە و لە هەمان کاشەکە ئاماژت بە شتێکی زۆر باشدا و جەوهەریدا ئەویش بازاڕی چی ئەمە باسی بازاڕی چیەگەنەمە تەنها شوێنێکین بۆ ساختکردنەوەی کاڵای تورکی و ئێرانی یعنی ئەمە هیچ ئیشێکمان نەکردەوە لەوەی کە کەرتی کشت و کاڵ ببینە پێشەوە ئەو هەموو خەڕیجەی کشت و کاڵە بڕوا لەوێ ئیش بکە یعنی من ملاحەزەکەم تەنها لەوەتانێک کە تۆ ئەگەر بتەوێت سەبارەت بە بابەتێک ئیش بکەی یان گفتوگۆی لەسەر بکە بێ ورد و دریشتی ئەو بابەتە لە بەرچاو بگری نەک تەنها بێ سکیلی گەنج سکیلی گەنج ئاسان سەبابەتدا حاجیە بەوە حاجیە سەیری بەرنامەکە کە هەر نازانین سکیل چییە یعنی چی بکە ینی ئەو بۆنە لە ناحەیەەکە چی بک بۆی سکیڵی مناڵەکەی ئەوە بێکە بەیانی مناڵەکەی هیچ نەوە ئیشێکی دەست بکەوە 600,000 تێگەی من ئەوە تەنها قسەکانەوە زۆر قوربانی تۆ دەست خۆش کاک دکتۆر برادەران تێبینەکانی ئەمان بە هەند وەربگرن هەندێک سەرنج بنووسن خۆتان لە بینی یەکا دوو کەسی تر وەربگرن فەرموو برای من
زۆ سپاس دەستان خۆش بێ سپاس لە بۆی کە ئەوڕۆ لەو باڵێن کۆبنەوەی فێرکرام کە زانکۆ شوێنی داهێنان و سکڵ پیاکردن و زانیاری پیاکردن نییە تێگەیشتم مامۆستا تاها باسیەوە دەکارێنانە تاوان دەست خۆشان دەکەم لە هەمویان باسی ئەوەی دەکات کە دوای تەواوکردنی زانکۆ سکیلەکان کافی نین لە بۆ بچە سەر هەلیکار یاخود کۆمپانیایەک پێت ڕاستی بێت باشە ئەمن تەمەنی خۆم 16 لە بۆ 18 ساڵ خەسار دەکەم لە بۆ ئەوی داهێنام بکەم چکە بە قەناعەتی من وابوو کە زانکۆ شوێنی داهێنانە شوێنی پیاکردنی سکڵی نوێ بۆی بتوانانی ئیبداع لە ئیشەکەت بکەیت داهێنانی تێدا بکەیت بتوانانی بە شێوازش جیاواز وڵاتەکەت بێ پێش بەس ئەمن ئێستا تێگەشتم ینی ئەو کۆمپانیایە کە دەیانەوێ کەسێک بێنن سکڵیان لی دەوێ باشە ئەمن گشت ئەو سکڵانە کە کۆمپانیاکە پێویستی پێیتی دەتام لە ئینتەرنێت پێی بکەم زمان ئێستا بە ئینتەرنێت فێر دەبی لێهاتووی دەیان کورسی ئۆنلاین دەتوان لێ فێربی ئێستا ینی بەجددی دەمەوێت تێ بگەم سوودی من لە زانکۆ وەکو قوتابیەک چییە باشە بەس ئەو بەیسکە ئەو کەرەستەیە ئەوە زانکۆ نەیەوە پێ کە تۆ بتانی ڕاستە و خۆ بتانی بەهرەمەند بی لەم خولانەی کە فەرموت چۆن ئەتوانی بگەڕێ ئەگەر بۆ نمونە زانکۆ فێری هوەری گەڕان هوەری تۆژینەوەی نەکردبی ئەمانە ئەتوانی بکەی کاکڕنس لە کۆتاییدا ئێمە کە لە ژیان حەوت دەدەین کۆمەڵێک زانکۆش وەکو بۆ نمونە وەکو مرۆڤ وایە مرۆڤ کەسمان لەدایک بووین یەکسەری بتوانین بچین بۆ ماڕاستۆن یعنی ئەو 4 ساڵە شوێنی پەڕاوەکردنە خۆی ئەگەر ڕاستت دەوێ باسی زانکۆ ناکەی ئەگەر ڕاستت دەوێ ئێمەی کورد هەمومان هەر دەڵێن پێمان وایە ئەزانی لە دنیای ئەکادیمیا هەتاوەکو پۆست دکتۆراتەوە بۆ دنیا بڵێ پێم وایە ئەگەر اختراعی شتێکت نەکرد بێ ئەگەر شتێکت سەربار نەکرد بێ ئەگەر لە توێژینەوە کا کێشەیەکت چارەسەر نەکرد بێ یعنی مەبەستمەوەیە بە قڕیژ نەکەین بەسەر خوێندنی باڵای وڵاتەوە نیە نانە کاغڕ بە هەمان شێوانی هەمان بیرۆکەم هەیە بە پێچوانەوە بە قەناعەتی من ئێستا شوێت ئەو لەحزێش کە داوای جەم لە جەنابیشتان بوو ئێمە لە زانکۆ توانین بە ئەکادمی بە شێوازێکی جوان فێر بین و سکیڵ و یاخود باڵێن لێهاتوویەکی باش وەرگین ئەنی بەڕێزان ئەم پێم باش نییە بەو جۆرەی بێهیوای لە ناومان بڵاو بێتەوە تەنان لەگە قوتابیەکان لەگە برادرانی خۆشمە ئێوە وەکو گەنجێک پێتان باش نییە بۆ نمونە ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا لە 150 لە 140 لە 130 ئامانجەکەشی بپێکە کە ئێوێ خوێندن ببەستێتەوە بە پێداویستیەکانی کۆمەڵگاوە ئەمڕۆ ئەم مناقەشەیە بکەین باشتر نییە لەوەی 10 ساڵی تر بیکەن وەنیە کاکڕنج لەسەر ئەو قسەی جەناب نقطەیەکی زۆر مهمەیە بێ باسی کەم 16 بۆ 18 ساڵ هەر تاکێک هەر قوتابی پێویستە بیخوێنێت باس ئەوەی دەکەیت کە سەدایەکی کەم لاین ڕێژەیەکی کەمیە هەیە بۆی ئەزمونێکی باش وەگری پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو کە ئەخۆ باشتر نییە لەوەی کە تو هیچ فێر نەبی ئەزانی 16 بۆ 18 ساڵ چەند ڕێژەی چەند لە ژیانی ئەو مرۆڤە ئەو تاکە پێک دێنێت زۆر کەمە ئەگەر 150 زانکۆ فێڵ بی چکە تو 18 ساڵ دەخوێنی لێی بە مەجای کچەکانیش بن ئەو کاتتان باش بەز ڕوخسەت هەیە 5 دقیقە قسەی بکەین تۆ جارێ قسەکانە بکەل من تاکی دەم تۆ بە کەمتر لە 5 دقیقە هەدەفەکەتە پێکی پێشوەختە تەواو دەنگ پێشوەختە بە خێراتنی میوانەکان دەکەم سەرسەرم زۆر سپاس لە بوونگۆش پێم باش نییە ئەو بێئومێدیە لە ناو تەڵەبان و لە ناو قوتابیەکاندا بڵاو بتەوە کێ بڵاوی دەکاتەوە بڵاوبوونەوەکەی لە زۆر شتە لە ڕووی ئابوووریەوە بە دەرەجەیەکە مەسەلەن لە میوانەکان ئێستا ئەمە وەزارەتی وەبەرهێنانمان کەمە چکە زۆربەی هەلی کار لە لایوانەوە دەست پێ دەکا ئەفۆن لە بۆ ئەوەی کە گوتمان مەسەلەن ئەمە لە دەرزیەکەوە هەتا گەورەترین مەواد ئەمە هیچی بەکار ناهێنین وابزانام یەک لە میوانەکان قسێکی جوانی کرد وتی هەتا ئێستا هەتا ئەوڕۆ 300,000 دەرچوومان هەیە کە بێکارەوەیە قسەکە تەواوە من ئەوە نازانم بەڵام من وتم لە دەرزیەکەوە تاوەکوتەوە بەس یەک لە میوانەکانمان بە ئامار لێکی داوە تقریبانی من لە خۆمەوە قسە ناکەم ئەگەر حەز دەکەی بزانیت ڕوخسەتێ پێت بڵم مەسەڵەن میلەتێکی 5 ملیۆنی لە دنیادا هەیە بای 24 ملیار دلار خۆی کارمەندەکانی نان نەبێ بیخۆن بای 24 ملیار دلار شت هاوردە بکا لە دەریەکە برای گەورم ئەوەش پرسیارە هەیە ئەخرنا ئەوە پرسیار نییە ئەوە قوربەسەری ئەم وڵاتەیە تەواو من لە خۆمەوە قسەیە ناکەم ئەکید ئەمە باز لە سکیلەکان دەکەین کە لە زانکۆ پێیەکەین وایە کاگڕنج باشە
ئەمە و 300,000یان هەر عەدەدەکە کە لێرە وترا لێرە لە ئەمارەکانی خۆیان وترا ئەو 300,000 هەموو سکیڵەکانیان تێدا بێ ئایا ئەو بازاڕەمان هەیە کە هەلیکار بدۆزنەوە ئەگە هەموو سکیڵەکانیشان تێدا بێ لە بۆ نمونە یعنی لە دەستمان بەشەر زیاتر چێوە بزانی ئەو سکیڵانی کە داوا دەکات ئەوان ئەویان وتووە تۆ ئەڵی بێ ئومێدی بڵاوەکەیتەوە ئەوە بێئومێدی نییە تۆ دەست لەسەر مشکلەکە دانەی دەتوانی حەلیکەی وایە کاگڕەن سەکەت جوانەوە ئەمە دەست کاتێک دادەنیشین لێرەکە هاتوینە ئێرەش خبرەیەکە بۆمان دەچینە زانکۆ بە دوای فێرکردندا دەگەڕین من ئەگە بە دوای بێئومێدیدا بگەڕم کاگڕەنز من لێرە شادەم هەیە زمان سێ زمان دەزانم زۆر شت هەیە بڵێم مەسەلەن دەتانیم هەلیکاریش دەتوانی بیبینیەوە بەڵام کێشەکانمان بەس لە هەلیکار نییە کێشەکانمان لەوەیە هەتا ئێستا هیچ قانونەکمان هەیە ئێمە تەرخان کرابێ کاتژمێری ئیشەکانمان کەمتر نەبێت لە فلان ڕقم دەست خۆش ئەو خوشکەم کە پەچەی پێوەیە ئەو مایکەی بەنێ ئەو خوشکەم ئەو خوشکەی دوای خۆتەوە فەرموو خوشکێ بە خێروی سەرچاوم زۆر سوپاس کانگرنت وەڵی من پرسیارم نەبوو بەڵام هەر شتێکی تیاڵم خۆی ئەمان باسی خوێندنەکەن ئەڵێن خوێندن ئەبێ سکیڵە دوا بێ تۆ ڕۆیتە شوێنێک کە هەلی کارە ئەبێ ئەمە و ئەمە ئۆتیا بێ زمان بزانی چەند ساڵ ڕۆیشتبی کارت کردبێ بەڵام کاتێک ڕۆی سیرەکەی تۆ هەموو ئەو شتانی کە تیاشتە پێشیان ئەڵێ یانی ئەڵێ من ئەم شتانم تایە ئەمێ بێم ئەم کارە بکەم لە کاتێکا کەسێکی تر دێنێ کە ئەسڵەن نە شەهادەکەی گونجاوە نە کەسێکی گونجاوە بۆ کارە ڕێگەی خاتە شوێنی کەسێک کە هیچ گونجاو نییە کەواتە لێرەیە کەسی نەگونجاو ئەچێتە شوێنێک کە گونجاوە بۆ کەسێکی تر کە هەموو سکیڵێک لەو کەسەیە هەیە باشە خوشکێ پرسیارێکی تر هەستەکەی جلوبەرگ و ئەو شتانەش کاریگەری هەیە لەوەی کە هەلی کارە دەست بکەویان نا بەتەئکید بینینی دەم و چاو و قۆزەتی و قەوباڵا و ڕەشاقەت و بە تایبەتی بۆ کچان بەتەئکید دەسەر لە زۆربەی شوێنەکانە کە ڕۆی سیرەکە یان ڕێزم بۆ خوشکانشمان کە مەسەرەن لەچک لەسەر ناکەن یان شتێکی تر شەردەوە نییە کە کەسێک لەچکی لەسەر نەکرد یان مەسەرەن کەسێک ئاباپۆژ نەبوو یان خۆی دەپێچایەوە کەسێکی خراپ بێ ڕێزمێ بۆیان بەڵام کاتێک کەسێک تاکی ئازادە کە شتێک لەبەر ئەکا مافی خۆیەتی سەیری ئەوە مەکە من بۆیە حەزم کردەوە قسەم لەگەڵا بکەی بۆ نمونە شێوازی باڵاپۆشیەکەی تۆ کاریگەری هەیە لەوەی کارە کەمتر دەست بکەوێت لە کەسێکی تر بەڵێ بەتاکید برادری خۆم هەبووە هاوڕێی خۆمە نێرسە تەنها لەبەرەوەی کە نیقابی کردووە لە کارەکەیان دەریان کردووە یعنی لە سەیدەلیە ئیشی کردووە یانۆتە لە کاری خۆی ئیشی کردووە دەریان کردووە بۆ وەڵا لەبەرەوەی تۆ دەموچاو دیار نییە نابێت لەم شوێنەیە ئیشکەی ئایا تۆ کار لەسەر دەموچاوی کەسەکەکەی یان تۆ کار لەسەر سکیڵ و زیرەکی کەسەکەکەی کەواتە خوشکێتەوە ئەگەر زۆرترین سکیڵش هەیە ئەستا لەناو هاوڕێکان تا ترسە هەیە لەوەی کە سبێنە بەهۆی باڵاپۆشیەکەتەوە کارە کەم دەست نەکەوێ یا لە 150 کەمتر لەوان چند سەد هەبێ وەڵا بەتەکید لێستۆ ئەوانەی کە نیقابن یان بە تایبەتی عەباپۆشن لە 199یان ئەم کێشەیان هەیە لەبەرەوەی ئەترسێڵێ من لەوانێ بڕم بۆ ئەم شوێنە بڵێ وڵات تۆ لەبەرەوەی دەموچاو دیار نییە ناکرێتەوە بێ ئەم کارە هاوڕێکانت ئەم کێشانیان هەیە لە کوردستان هەر ئێستا وتم یعنی ڕەفیقی خۆم زۆربیان تووشت بووە داوای بەتەکید بە تایبەتی کاتێ ڕۆیتە شوێنێ سەبوونە کە ڕۆی ئەڵێ من ئەم سکیڵم هەیە مێ لەم مەسەلەن خەستەخانەیە کار بکەم لەم شوێنە کار بکەم ئەڵێ وەڵی بەداخەوە ناتوانین ئەگەر توانی وەکو کەسێک یاسایی و بەس لەچکێ بکەرە سەر تووەرە باشە پرسیارە ئێستا من خۆم تۆم بینی یعنی تۆ ئەم قسانت هەیە و ئەم ڕەخنانت هەیە و هاتووی بۆ نمونە گرفتەکانی خۆت باس بکەی بۆچی چوویتەتە دوای دواوە کە تا ئەو ڕادەی کە منیش نەتبینم بۆ لە پێشەدا نەنیشتووی وڵای هەر کاتیات پەژور و حەزم کرد لێرەوە دانیشم برایەکانیشم زۆربیان لە پێشەوە بوون هەر بۆی هاتمێرەوە لەگەڵ هاوڕێکانی خۆم دانیشم نانا بەس بۆی مسەیتەروی بەسەر وەزعەکە تۆش بەشی بستەوێت خوشکی عزیزم یاخوا بەخێر بیە بەم برا خۆشەویستم سڵاو بەخێراتن میوانە بەڕێزەکان لێ منیش بەخێراتنی تۆ کەم زۆر قۆزیت و ئەڵەی پاڵەوانی فیلمە هندیەکانی زۆرستە بە خۆت کردووە دەست خۆشی بەرنامەکەش لێ دەکەم پێیان نەوتوی زۆر سپاس لێ بووی تا ئێستا لە باڵی دووسێ فیلمە هەبوو سپاس زەینمدا زۆربەیان باسی سکیڵ دەکەن یەکێک لە قسەکانی ئەو بەڕێزە گوتی قوتابیەکان کە لە زانکۆ دەردەچن دەست لە خۆیان بەردەدەن طبيعي ئەمن وایوت ئەو بەڕێزە ببوورە ناوەکەیم نەزانی
ئەمن مەحەد سەیدەلێم تەواو کرد ساڵ و نیوەک خۆبەخشیم کرد ئینگلیزیەکی زۆر باش دەزانم عەرەبیەکی زۆر باش دەزانم ئەکسل و ئەکسس و سیستەمی سەیدەلی زۆر جوان بەڕێوە دەبم بەس نەڵێ بێ ئیشم بێ ئیشم چوومە تەقدیمی سەیدەلێم کردووە دەزانی سوالەکەی لە من چ بووە کاگڕند ئەوەی لە سەوەڕەکەی لە بۆ نووسە ئەگەر کەسێکی کۆرە هاتە ژۆرە ناو سەیدەلەکەی چۆن تێی دەگەینی ئەو حەبەی پێی دەدەی ڕەنجی زەردە بەڕاستی ئەوە لە سەیەک لە سوالەکانی بووە لە پاشە من هاوڕێیەکی عەرەب کە لە تەنیشتە من دانیشت بوو ئەویش هاتبوو لە بۆ مقابلە چوە ژۆرێ و هاتەوە پرسیاری لێکردو ساید ئیفێکتەکانی پاراستۆلی چییە ئەو وەرگیرام وەرنەگیرام ئەوەی تر مواسەفاتی چی بوو سەیرە نازانم سەیرە من نازانم هەردووکتان دەرچوو یەک زانکۆ بەڵێ ئەو کەس بوو من کوڕ نا ئەو کەس بووە من کوڕ بووم ئەوە یەک یعنی پرسیارەکەی تۆ وەک ئەوە وا بوو کە نوکتەکەی کە ئەڵێن ژمارەی شەیدەکانی جەزایر چەناڵێ ئەوە ملیۆن بۆی ئەوەی دوای ئەوە وەرنەگیراڵە ئەدەیت ناوی شەیدەکانمان بۆ بژێرە بزەبت لە دوای ئەو تەقدیمی سەیدەلێکی ترم کردیا لەسەر ئەوە وەرنەگیراوم سەرڕای ئەو هەموو سکیڵەی ئەمن هەیتم کە دەڵێن سکیڵ نییە قوتابی لە زانکۆ دەردەچی دەست لە خۆی بەردەدا دەڵێت من لە سەروەی ئەمنی وەرنەگرتیا کەم بە 350,000 8 سعات دەوام ڕازی نیمە کە کارگوزارێک ئەوەندەی وەردەگرێت باشە بەست خوا یەکشت بۆی غەدر لەو کچە نەکەین چێ ناڵێ ئەو کچە دوو مەهارەتی هەبووە هیچ پەیوەندی بە کچبوونیەوە نییە لە تۆ زیاتر بووە و هەندێک جار کە بۆ نمونە کچ لە وڵاتەدا مینە لە 1000 شتا غەدری لێکرێ 1000 ئیمتیاز خۆمان هەمان ئەوان نیانە کۆکی لەگەڵم بوو کە لە شتێکە ئیمتیازێکیان هەیە هەمومان چاومان لەسەری بە تەبیعی پێشوەی ئەمە بچینە پێش چاو پێکەوتنەکەی کە سیڤیەکانمان تەقدیم بکەین و سوالمان لێ بکرێ ئەمن و ئەو دانیشت بووین سێ-چار پرسیارم لێ کردیە لەبارەی دەرمانی کە کەسێک ئەو شتانە نەزانی گوناحە لە سەیدەلێ دابنیشی دەرمان بفرۆشی ئەخر ڕەنگە تۆش پرسیاری ئەوە قورسە لێ کردبێ پێم فەرمووە دەرمانی فران سوکەری فران دەرمان کە لۆ سوکەری بەکاردێ پێش نان دەخورەیان پاش نان نازانی ئەوە چۆن دەبی لە سەیدەلێ دابنیشی دەرمان بفرۆشتە یەکێکی زەخت و سوکەری هەبی ڕۆژانە زەخت و سوکەری دێتە ناوێ ڕاستە؟ ئێستا فێر بووە تاکیدم ئادەی ئەو برا خۆشەویستم کاکرانج زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە زۆر بەمان دەڵێن لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ساڵانە چەندین بەشی کار و پرۆژەی کار لە وڵاتدا بڵاو دەکرێنەوە و هەروە بۆ گەنجان کار دەرەخسێت باشە چەندین جۆری کارمان هەیە کە بۆ گەنجان دەرەخسێت ئایا ئەم گەنجانە تا چەند لەم کارانە سودبەخش بوون پاشان ئەڵێن ئێمە ئەسمونمان پێویستە ئێمە لە زانکۆ کەوەکو دکتۆران دەڵێن ئەسمونێکی باش وەرەگرین بەڵام ئەوان ئەڵێن ئێوە ئەسمونی وە چێ ئێمە ئەڵێن لە زانکۆ وەرمانگرتووە سیفەکەی ئێمە ئەوێ و چەندین زمانی شە ئەڵێن ناخوا ئەڵێن ناخوا ئەبێ زیاتر لە چەند ساڵ خزمەتت هەبێ کاکە من ئەسمون کار هەتا کار نەکەم ئەسمون وەرناگرم هەتا وەکو ئەسمونیشم نابێت هەتا وەکو کار نەکەم بۆیە بۆ ئەوەی پەرە بە گەنجەکانمان بدەین با زیاتر هەڵیکاریان بۆ زۆر سپاس باشە فرسەتێک فەرمو خۆم مایکە کاگرم پرسیارەکەت بکە قوربانە بە خیراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم سەرەتا شعرێکەیە کە لە دیبەتێکی ماکوان کەریمی دەڵێ ئەوەی کە دەڵێ گاوشتر و بەرانێک لە کۆتاکەی وشترەکە نانەکە دەخوا دەڵێ من مێژوو نازانم ئاوەتە خوازی نانم ئێمە شامار نازانین ناوەتە خوات زیکارین یەک مشکیلەی زۆر گەورەتر هەیە لێرەدا ینی بەدەر لە سکیل بەدەر لە ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە زانکۆیە ئەو اختصاسی کامل لێ دەخوێنم ئەمن بۆ خۆم بمهەوێ کە هەلی کارێک بۆ خۆمدا بمەزرێنم حکومەتی سپال پشتیم ناکە بەدەر لەوەی کە پاڵ پشتیم ناکە دێ حکومەت ڕێگریشم لێ دەکات باشە حکومەت لە ماوەیە پرۆژەی بڵێن پشتیوانیکردنی سمۆڵ بزنسی ڕاگەیان یەک دقە بابەت باسکەم ئێمە لە حەلاق ئیشمان دەکرد باشە هەستا کرێەکەی لێکردینە کرێی کارباکەی لێکردینە بازرگانی علاقێکی گشتکەسیە کورسی تێدا کە ڕۆژانە بە 30,000 25,000مان پێ ببڕێ مانگانە غیر کرێ دوکانەکەمان و خەی ڕسوماتی ساڵانەی حلاقەکە مانگانە 250,000 بەز دەدەی نەکرێی کاربای ئەوانە هەموو نەک بۆ دەلاکخانەکان بۆ هەموو بابەتەکان دیکە ینی کەسێک کەم دوکانێکی کەی هەیە ڕسوماتی لەسەر گران کراوە ئەوە پارەی لۆگۆیە ئەو پارەی
دەڵێ خاشاکە ینی ئیسیفادە نەماوە بەڕاستی ینی ناتوانانی هەلی کاری خۆشت بۆ خۆت دروست بکەیت پاڵپشتی حکوومەت ڕای گەیاندووە پیاداچوونەوە بە باجیش دادەکات دوو کەس ئەتوانم وەربگرم دوو کەس ئەتوانم وەربگرم گیان با ئەم خوشکە بەڵێ جەنابەت قسەت کردووە فەرموو خۆتان بیان بە کەسێکی ترکە لە ناو خۆتانە باشە یا جەنابەت یا ئەوەی سەرە سەلاو بۆ ئێوەی بەڕێز بە میێواوانە بەڕێزەکانتان ئەمن یەک شت لەسەر شەهادەکانی بەرز ئێوە دەڵێن هێشتا کاریان پەیدا نەکرد یان زۆربان هەر بێ ئیشن وانە زۆر کەس هەنە خەریجی مثلەن شەهادەکانی بەرزن چەند جۆرە شەهادایان هەیە بەڵام یان بێ ئیشن یان لە کارەکانی خۆیاندا ئیش ناکەن بەڵام بۆ ئەو شتە چێ بیرۆکەتان هەیە وەکو مەسەرەن لە زانکۆکان بۆچی بەشی مەسەرەن دیزاین نییە بەشی کاری دەستیمان نییە بۆ ئەوەی کارسازی بۆ خۆمان بکەین بۆ ئەوەی بتوانین لە ئایندەی دووریان نزیک کاری پێویست بۆ گەنجەکان دروست بکەین بۆ خۆمان دروست بکەین بەهایەک بۆ خۆمان بۆ کۆمەلگایەکەمان کە مەسەرەن هەر بەم شێوەیە لەو ئاستەدا نەمینین باشە کارمان نییە بەڵام بۆ نییە ئەمن چۆمە بەخۆم چۆمە ئیدارەی شارەوانی وەکو کارگێری کار کە شەهادە مەحەدم هەبوو ئێستاش کە بەردەوامم لە کارگێری کار دەبێتن لە هەموو شوێنە کار هەبێتن هەیە بەڵام بۆ ئێمە نییە بۆچی لەبەر واستە و واستەکاری و بەڕاستی ئەو شتە دیمەنێکی ناشرینە کە ئێمە زۆر لە شوێنەکان دەبینین یعنی دەتوانن بنێم لە هەموو شوێنێک دەبینین پێشتر ئەمن پرسیارم لە خۆم دەکرد کە ئایا بۆچە دەرێن دامەزراندن نییە چۆن بە خۆم سەیرم کرد دیتم دامەزراندن نییە بۆ چونکە شوێنی دانیشتن نییە کە ئەو بەڕێزە بە منی گوت بڕۆ ئێرە ژوورەکەی کارگێری کارە بەڵام ببینە یعنی ناتوانانی لە ژوێنەکە دانیش ئەو کاکەیە دوا پرسیاری بکە بەس با پرسیار بێت لەبەر یەکی خولەکێکیان بە میوانەکانم زۆر سوپاس کاکڕند بەخێرات میوانەکان دەکەم بەنسبەت ئەو میوانانە یەکیان لە نوێنەری وەزارەت خوێندنی باڵا یەکیانی کار و کاروباری کۆمەڵایەتیە یعنی بەرامبەر یەک دانیشتینە تەمەشا دەکەم هیچ تەنسیقەکیان نییە پێشتر لەوکو دام و دەستگای لە تەنیش یەک دانیشتون هیچ تەنسیقەک نییە یعنی بۆچی هاواهەنگیان هەبێت تەنها ڕەخنە لێک دەگرن تەنها ڕەخنەیە مەبەستی من لەوەیە کە ئەمن قوتابیەکی زانکۆیمە بەڕێز ئەوەی لە نوێنەری وەزارەت خوێندنی باڵایە دەبی تەنسیقی لەگەر زانکۆیەکان هەبیتن ئەوەی کار و کارباری کۆمەڵایەتیشە ئەو بەنسبەت هەڵی کارە کار و کارباری کۆمەڵایەتیش دەبی تەنسیقی لەگەر شەریکاتەکان و معمەل و شتانە هەبیتن ئەمن کە تەخەڕوج ئەڵێ دوو کرێکار لە لای ئێمەوە هاتووە بەڵێ بەڵێ دەستە خۆش بە سپاس گەیشت برای خۆش بەنسبەت یعنی کامن تەخەڕوج دەکەم دەبیتن ئەو نوێنەرەی وەزارەت خوێندنی باڵا تەنسیقی لەگەر زانکۆی هەبی ینی زانکۆ دەبی ئەمە هەر تەخەڕوجمان کرد وازمان لێ نەینیتن یعنی دەبی ئەو ئاگای لەو تەڵەبانە بیتن کە تەخەڕوج دەکەن جەماعەتی کار و کارباری کۆمەڵاتی ئاگادار بکرێنەوە لە شوێنەکان لە معمەل چەندەها معمەل و شەریکات شت هەیە تەڵەبە نازانێتن کە تەخەڕوج دەکە و کاتی با سکیڵی هەبی با تەڵەبەکی زۆر لێ هاتوو دەرەجەی باش دەست خۆشگیانەکەم وەڵی من لەم ماوەیە چوومە کارگەیەک لە سلەیمانی تقریبان 28 خاڵۆزا و پورزا و ئامۆزای وەرگرتە بوو هەمویان عەشیرەتێکی عەرەب بوون هەمویان هاتبوون لەوێ ئیشیانە کرد اینجا فەرمووت قسەت هەیە لەسەرەوە یەکی خولەکوونی وێکتان هەیە فەرموو زۆر سپاسیان دەکەم دەستیان خۆشبی دەربارەی دۆزینەوەی هەلیکار بە لە ئەخیرەوە دەست پێ بکەم لێەوە برا بەڕێزە باسی دۆزینەوەی هەلیکاری دەکرد کە پێویستە مەکاری لەسەر بکەین تەبعاً دۆزینەوەی هەلیکار لەک لە تایبەتمەندی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەگەر لە بیرمانە هەمومان لە کارنامەی حکوومەتی هەرێمە لە بەشی خزمەتگوزاریەکان لە خاڵی شەشەم باز لە دۆزینەوەی هەلیکار دەکا وەکو کارنامەی حکوومەت تایبەتە بە هەموو وەزارەتەکان وەزارەتی خوێندنی باڵا ئەویش لە مەجالێکی هەیە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی کارەوە هەیە لە وەزارەتی کار ئەوەی ئەمە داوا لە بەڕێستان دەکەم کاتی کە هەلی کار
لێژنەکانی مە دۆزینەوەی هەلیکار دەڕەخسێنن پیجەکانمان لە فەیسبوک بە ناوی بەڕێوەبەرایەتی کارە لە هەموو پارێزگا و ئیدارەکان بەس متابعی بکەن، یعنی من متابعی دەکەم بە هەمووی 10 لایک و 12 لایکی لۆ نەهاتەیە یان کۆمنتێک نەووسرا سوالێک بکە بەس خۆتان مارکتینگتان لاوازە کاک ئەمە سپۆنسەرمان کردیە هەزاران برا ئەخر کرایە کاکە ڕەنج کاک ڕەنج کرایە بەڵام خەڵکەکە چی دەوێت ئێستا شتەکە هەموو لە بەردەستە ینی ئەوەی کە هەیە سوۆسیال میدیا لە فەیسبوک ئەگەر لایکی بکەنیشمان دەسەکە نەمەسە لە لایک خەل لایکەکە معنای ئەوەیە کە تو متابعەت کردی سبەینە بە دوواداچوون دەکەی لە بۆەوەی ئەو برا بەڕێزە کە باز دەکات لە هەلی کار دەڕەخسێنی ئەخ لە چێ دەکات لە سوۆسیال میدیا ئەوەی کە هەمانە لە فەیسبوکە لە تویتەرە لە ئینستایە ئەوە لەسەر دۆزینەوە شت بەبرام بەڵام فەرموو بەس ئاگاداریەک بڵاوکەرەوە لە معمەل و لە کارگەکان و لە فڕۆکەخانەکانە بزانە چەند ئیش هەیە بە کوور دەکرێ و ئەجنەبیان بۆ هێناوە بەوانەی حکومت خۆشیەوە بزانە چەند راپۆرتە بۆیەت دوا بەدوای ئەوە کتاب بکەرە سەریان بڵێ کاکی من ئەم پۆزیشنانە ئەوەتانێ من لە بری یەک ئۆفەر 500 دانەوە بۆ ئۆنێرم وەرە بە سیڤیەکانەوە تێستی بکە بزانە چەند لایکە زیاکە چەند ئیشیشە دۆزیتەوە قسەکەم وایەوانی ها بەڵام ئەلفوبێ ئیدارە نیەوە کاک ڕەز مەسەلەن ئەلفوبێ ئیدارە ئەو ئیشەکرایە بەڵام بەپێی قانون هەتا ئێستا ئەمە نەماتوە بەس عەفوم بکەیت ئەو دەخەونیوە بە تەواو بکەم سپاست دەکەم ئەگەر وابی ئەو خاوەنکار بەپێی یاسا ئەمە ناتوانێت برێ ئیلا فرانکەس دابنێ یان لە کوردەکە دابنێ بەڵام لە ساڵی داهاتووە کە بڕیاری 1972 جێبەجێ دەکرێت متابع بکە وەکو بەڕێزت کە کاری خۆتەکە ئەوە کەسەکی ساڵاتی بە شایدی هەموو لایەک لە مەزالی ڕۆژنامەنەوە دەکەن ئەوەی کە باس لە هەلی کار دەکات سۆنێتی هەلی کار دەدۆزرێتەوە هەیە یەکێک لێرە پرسیاری کرد باسی کاتەکانی کاری کرد ئەمن ئەگەر لەسەر دەستەبەری کۆمەڵایەتیش چەند خاڵک باز بکەم ئینشاڵڵا هەموو لایەک کاری هەلی کار دەدۆزنەوە و کار دەکەن و دەستنا سەرکاری خۆیان بەڵام لە بەپێی یاسای کار کاک ڕەنج گرێبەستی کار داوا دەکەم بەس داوا لە خاوەنکارەکان بکەن کە گرێبەستی کاری نووسراو هەبی لەبەر ئەوەی مافەکانی تێدا جێگیر دەکرێت ئەوەیە کە یەک لە بەڕێزەکان باسی کاتی کاری کرد کاتەکانی تێدا دەکرێت شتێک هەیە لەوانەیە ئێستا لە زۆربیان نوێبی ناتوانم ئێستا وەکو خاوەنکار ئەگە کەسێک لە لای من کار بکە ئەمە دوو گرێبەستمانەیە گرێبەستی ماوەی دیاریکرا و گرێبەستی ماوەی دیاری نەکراو لە پرۆژە بەردەوامەکان ناتوانرێت بە ئاسانی ئەمن وەکو کرێکار دەربکە ئەگەر ئەمن هیچ شتێکم نەکردبی بەپێی ئەو ڕێکارانەی کە لە یاساکاندا هەیە لەوانەیە پرسیارەکەبی ئایا ئەوە جێبەجێ دەکرێت یان جێبەجێ ناکرێت جێبەجێ دەکرێت و دادگاکانی کار ڕۆژانە ئەمە داواکانمان لەسەر خاوەنکارەکان یعنی گرێبەستی کار زۆر گرینگە ئەگەر هەبی لەبەرەوەی مافت هەیە ئەمە خاونە عەفوم بکەی بڕوان پێ بکە سێخ لەگە ڕۆیشت منیش ئاوتم کردو ئەمە بەرنامە نابێت وابزانم بەرمی 5 دقیقەم نەکرد وڵاوی جەنابە بووە بە خولەکێکیش زۆر باشە کاگرانز لە بەپێی پێوەری منەظەمی عەمەلی دەولی دەڵێت لە هەموو وڵاتێکە لە کردی گشتیا دەبێت بۆ 800 هاوڵاتیەک کارمەندێک هەبێ لە عێراقا بۆ هەردا هاوڵاتیەک کارمەندێک هەیە واتە ئەوانەی داژ مەزراون لۆ دەچی ئەجگار زۆریان بار کردو من پێم وایە ژینگەی کار لە وڵاتی ئێمە ژینگەیەکی نالەبارە حتا ئەگەر نا وەرگرتنی فرێش و پەروەردەکردنی ئەو فرێشە و جێکردنەوەیان گەلە کارێکی گرنگ و باشە و ئەو تاکە حەلە چۆن ئەم سیڤە بگۆڕین سیڤی یەکەم جار دەرچووە داوای ئەزمموی کاری لێ باوەڕکە بە سیڤی ناوێت چکە ئێستا خەڵک وای لێ هاتووە یعنی منستە پێشتەڵێ چۆن بۆ خۆبەخشیش ئێستا خزمەتەکە ئێستا خۆبەخش بۆ تەواستەکە من ئەوواڵە ئێستا 2500 کەس بەس لە وەزارەتی ئەوقاف خۆبەخشاڵەن ئەزمموی ترەتە لە وەزارەتی ئەوقاف 2500 مەلە ناوی خۆی نووسیوە بەس بۆ مەلایەتی بکە بە خۆبەخشی چۆن لە وەزارەتی ئەوقاف یعنی چەند هزار کەس چاوەڕێ بیکەن بە مەلای خۆبەخش 2500 کەس ناوی بە خۆبەخشی نووسیوە بۆ مامۆستایینی بەڵێ ئێستاشە مزگەوتەکان نانگریان بۆ ئێوش میلاکی تەواو بۆی پێویستی نییە ئێستا قسەکە یعنی لە مامۆستای ئاینی لە دکتۆر لە ئەندازیار خۆبەخشیش وەرناگیرێت خۆبەخش وەرناگیرێت ئەجا باس ڕاستی بێمە سەر ئەسڵی مەقسەدەکە کە ئێستا ئەسڵەکە و نەوتووە نەخێر باسی ئەزمونە من کە لە کەرتی تایبەتم بۆچی داوای ئەزمونەکەم لە کەسێک خۆت ئەگە بستە شوێنێک بڵێن ئەم پەرستارە ئەمڕۆ تەخەرجی کردی ئەو پەرستارە 10 ساڵ لێری حەزەکەی کامیان کار نەدووە دابنێ ئەکید ئەوەی کە 10 ساڵەکەیە لەبەرەوەی ترست دێنیە کامیان دانەکەت بۆ چاپ بکە ئەوکید ئەوەی کە ئەزمموی هەیە حەلی ئەمە چییە
دەبێ ئەمە ژنگەیەکی لەبار دروستکەین حکومەت سەپۆرتی کەرتی تایبەت بکە بۆ وەرگرتنی فرێشەکان بەلایانی کەمەوە لە ساڵێکدا من نالم پاریان داتێ بەس ئەوەی کە 100 کەسی بۆ پراکتیک نەبێت لە ناو جامعەیە آخر کاگرز من ئێستا باسی ئەو کەسان کە تەخەڕوجی کردیە من ئەگە خاوەنکارم من ئەوە ئەڵم کە ئێستا خوێندکارە بۆ ئەزمموی پراکتیکی نەبێت ئەوە قورسترە بەس ئەوم باید دەڵێم ئاسانترە چونکە ئێستا من کۆمپانیام هەیە هاتوو لای خۆم وەریگرم کەسێکتر معمەلی وەریگرم با من سەپۆرتی ئەو معمەلە بکەم بۆ ئەوەی 100 کەس لە کارمەندەکانی خۆی نوێی ئەم ساڵ بنوەریان بگرێ هەر معمەلی وای بکەێت بەڵام من لە باتی ئەوە باید ئەو 100 کەسە معفیکەم لە زەریبە باید ئەو 100 کەسە لە هەندێک بابەتی کە لی خۆش بم چونکە ئەگەر کەسەکە نەمبردە ناو حەق لە واقعیە فعلیەکە بەڕاستی فێری ئیشەکە نابێت ئەجە با ئاخر خاڵێم من قەت پێم وانە گەنجی کورد و گەنجی عێراقی لە کارە تەمبەڵترن یان لاواسترن یا ئەڵمانیا کە ڕێژەی کاری وان نزیکە بێتەوە ڕێژەی بێکاری نزیکە بێتەوە لە سفر یەک لە وڵاتانەیە کە چاوی تێبڕێ بۆی خەڵکی تێبەرێ عێراقە لەبەرەوەی دەرێ ناوچەیەکی گەرمە خەڵکی بە تەحملیان هەیە قدرەتی مقاومەیان زیاترە لە عێراق قەومیەتێک عێراق ئێزدی بەتایبەت زۆریان پێیان وایە لە ناو عێراقشە کوردەکان مولتەزیمترن لە کوردی ئێزدی وایە بەڵێ زۆریان بوون بە خاوەنی پرۆژەی خۆیان زۆر ئیشکردن نمونەیان زۆر بێ و ئەوە وڵاتوانم ڕستەیەکت لێوە بگرم یەک ڕستە کە غەدر لە تۆ نەکراوە بەس غەدر لە مامۆستا گۆران کراوە ئەو غەدارە بگرێت کە غەدری هەزار جار تاکەشت کە من ئێڵم پێویستە قەرزی بچووک زیاد بکرێەوە هەموو جێگەکان قەرزی بچووک بدەن بە ئەو کەسانێک کە تەخەڕوجەکەن ئەم پرۆژەی جەنابی سەرۆکی حکوومەت شتێکی زۆر ئاگادار بووم لەوێ بووم بەڵام ئەمە پرۆژەیە کە پێویستە زۆرترین قەرزی بچووک بدرێ وەکو ئەو تەلەبانە بەتوانان کریێتیڤن داهێنانیان هەیە بەڵام لەبەر نەبوونی پارە بۆیە بەردەوام بن و سەرکەوتوو بن سەیدی مێزەکە خۆتی لەبەرەی پرۆژەکەی وەزارەتی خوێندنی باڵای بەڕێزە دو قسە بە فەرمایشتی جەناب زۆر سپاس دەکەم کاکڕەنجیان بۆ ئەم بەرنامەیە من ئەخیر شتم داواکارم کە هەموو هاوبەشەکانمان لە کۆمەڵانی خەڵک لە کۆمپانیەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەت و هەروەها کەرتی پیشەسازی لەگەڵ کۆمەلگای ئەکادمی پێکەوە هەماهەنگی بکەین ئەم پرۆژەیە سەرخەین پرۆژەی گفتوگۆکردنی بەردەوام ڕوپێوی بەردەوامی بازاڕی کار باشتر بەرینە پێشەوە باشتر هەماهەنگی و گفتوگۆمان هەبێ و لەگەڵیشیا من دەمەوێت خوێندکاران و دەرچوانیش دڵنیا بکەمەوە لەوەی کە هەموو پرۆژەکانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ بەرزکردنەوەی توانا و کارامەیەکان و تواناکانی گەنجانی وڵاتەکەمانە و لەگەڵیشیا ئێمە دوو پرۆژەی زۆر کاریگەرمان هەیە کە ئەم ساڵ بردومانەتە پێشەوە یەکەمیان گۆڕینی ئاراستەی خوێندنە بەرەو ئەو ئاراستە پیشەی و تەکنیکی و ڤۆکەیشنەڵی کە کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی وڵاتەکەمان و بازاڕی کاری بەدایک و باوکان و خەڵک چیەڵی کەی بیان و ناهێڵی کە بڵێن خوێندکاری ئێمە توانای نییە بۆیە ئیشی دەست ناکەوە کەی ئەتوانن بڵێن لە 9.9 بێکاریەکە لە دەرەوەی ساحەی وەزارەتی خوێندنی باڵایە ئێمە ئەمانەوێت هەموو لایەک دڵنیاەوە ڕەنگە من تا ئەو کاتێک ئەم پرۆژەیە ئەکەوێتە تەواتی ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ڕەنگە من لەوێ نەمابم بەڵام ئەو دەستپێکی کە ئێستا دەستی پێکردووە زۆر جێگەی دڵنیاییە بۆ کۆمەڵانی خەڵک بە ئاراستەی خوێندن بەرەو ئاراستەی تەکنیکی و پیشەوی ڤۆکەیشنەڵە بین وەرجگە لەوەش کاک ڕەنج من لەم توانی بەڕاستی تێشب خەمە سەرێکێک لەو پرۆژانەی تر کە پرۆژەی دروستکردنی سەنتەرەکانی پەرەپێدانی توانای کارسازیە کە ئەمە زانکۆیەکی زۆر گرنگی دنیا یارمەتیمانە یا زانکۆی MIT ماساچوتس University for Technology ئەوان یارمەتیمانەدەن لە دروستکردنی سنتەرەکانی پەرەپێدانی توانای کارسازی بۆ پێداچنەوەی بەش و پرۆگرامەکان چەند وڵاتی جیهان یارمەتی کوردستانەیە زۆربەی زۆری ئەو هاوکارانی کە هەمانن لە ئەمریکا ڕێکخراوی ئایرێکس و فەندی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتیوانێکی ئەساسیمانە لە ئەڵمانیا دامەزاوی دادی ئەڵمانی پشتیوانمانە و کۆمیسیۆنی ئەوروپاش ئەو سێکشنەی کە پەیوەندیدارە بە جێبەجێکردنی بۆلۆنیا پرۆسس و بەکارهێنانی ئامرازەکانی بۆلۆنیا ئەوانیش بە هەموو توانای خۆیانەوە هاوکارمان قسەیەک بۆ خوێندکارەکان بە دوا قساتوانم لێ دووەربگرم گلەیان ئەوەیە خوێندکارەکان کە داوای سیڤیان لێکرێت و پراکتیکیش زۆر کەمە بەش ئەو یەکێک لەو ئەنجامانەی کە لە ڕوپێی بازاڕی کارە دەستمان کەوتووە بۆ هەموو خوێندکارانی زانکۆ من دەمەوێت لێرەوە پێیان بڵێم کە لە 99
ئەو 200 کۆمپانیایی کە ئێمە ڕوپێی بازاری کارمان لەگەڵا کردوون ئامادەن بە شێوازی ڕاهێنان تەلەبەکانمان لە کاتی خوێندن ئاوەربگرن پێش تەخەڕوجیان فرسەتیان بۆ دروستکەن بۆ ئەوەی ئەزمموی کارکردنیان بەرنامەکەم بۆ پرۆژەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ گۆڕینی پرۆگرامەکان و بەستنی خوێندن بە بازارڕۆ بەرنمێکی باش بوو یا خراپ بوو چۆن هەڵێ سەنگێنی ئەم حەڵقەیە من ئەم حەڵقەیەم زۆر پێ باشە بۆچی چونکە ئێمە بە شێوەیەکی پۆزتیڤە بێ سەیری ئەم پرۆژەیە بکەین چکە وەزارەت سەیری چییە کات وەزارەت سەیری ئەوە کاکە توانای دەرچوان بەرزکاتەوە بە ڕەچاوکردنی پێداویستەکانی بازاڕی کار و بە ڕەچاوکردنی ئاراستەی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان و بە ڕەچاوکردنی ترێندە جیهانیەکەش ئێستا پێم بڵێ دوای گلەی ناناگلەیم نیە سپاس دەکەم دەستخۆشی لێ یەکەم سەرچاوم سوحبەتەکەم گلەی و ڕەزامەندیتان هەردووکی بۆ ڕوودا و بۆ منیش گرنگە خوشک و برایان یاخوا بەخێر بێن ئێوە گلەیتان نییە زۆر زۆر سپاس هەمویان ئەڵێن نەوەڵا هەنێکیان ئەڵەن بەرەوەڵا کاتمان بەرنەکەوتووە یاخوا بەخێر بێن سەرسرم سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان ئەگەر کەسێکتان قسەیەکتان هەیە بەرنامەکە کۆتایی پێنیانم لەگەڵتان بەردەوامە بم چند خولەکێک خوا حافیز بینەرانی بەڕێز بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ فەرمو بەردەوا ببین لەگەڵتان ئەو برا خۆشەویستە مەگەر مایکەکەی بنێ مایکەکە بەکیە توانی عادنانەوە مایکەی بۆ بەرە عەزێتی شەما مەسا عادنان نانا جەنابەت قسەت کرد ئەو پیاوە یەک دقه ئەو پیاوە ئێستا ئەو پیاوە قسە بکە ئەخە لە بینی خۆتان عادل بن کاکی منەوە گلەیم لێکم بەوی کاگرانس بەڵێ یەک نقطە فیدباک کە ئەمە لە جێک وەرنەگیران پاشانەکە لەو فیدباکەکەم نادەنە برێن لەبەر ئەو شتەی وەرنەگیرای سڵاتە سڵاو لە بەڕێزت کاگرانس و بە خێراتی میوانە بەڕێزانە دەکەین جەنابتان پێویست ینی باوەڕ ناکەم ئەوە عدالت بیتەنیا ڕابۆچنی من وەربگرن پێویستە ڕابۆچنی زیاتر خوێندکارەکان وەربگرن هۆ کارەکەشی ئەوەیە بەداوای لێبنەوە قسەی دەکەم بەڵام جەنابەت بڕک تاخیراتی پێویستە ڕابۆچنی زیاتر وەربگری و داخیانەت لە بۆیە هاتون بەشداریەوە بەرنامەیان کردووە و پرسیارەکەم ئەوەیە سەبارەت بە نوێنەری خوێندی باڵا ئایا ئیشی ئەوان تەنیا وەرگرتنی قوتابیانە واتە داتای قوتابیانە بۆچی هەوڵێک نادۆز یاخود هەوڵێک نادەن کە هەلیکار بڕەخسێنن یعنی ئەو خوێندکارانی کە لە زانکۆکانن لە هەموو بەشەکان بە تایبەتی بێئەمەلن یعنی دڵنیان کە ئەو بەشەی کە لەو بەشەی دەخوێنن کە تەواوی دەکەن دڵنیان کە دانامەزن بۆی هەوڵی نادات کە تیادا لەو بەشە پسپۆر بێت و هێوکارەکەشی ئەوەیە تەنیا باغ دەدرێت بە بەشە تووبیەکان ینی با بەسەرعات پێ بڵێم دەتوانێت بڵێن بەشی پزیشکی یاخود دەرمانسازی و یاخود پەرستاری یعنی لۆ هەلیکال لۆ بەشەکانێتن ناڕەخسێنن لۆ تەڵەبە بێئەمەل لۆ بەشەی کە تیایدا دەخوێنی و هۆکارەکەش ئەوەیە ئەو زیازنەوە عەدالەتی لە نێوان ئەو خەڵکەدا هەیە ینی لە ناو کوردی مەدا زۆر باوە ینی بۆ نمونەکە دایک و باوک بەخۆشت دەزانی بۆ نمونە کە منداڵەکە هەیە لە بۆ نمونە پۆلی پێنج یاخود شەش یاخود لە هەر قۆناغێکدایە پێی دەڵێت دەتەوێت لە داهاتوو ببیسی دەڵێت دەبێت دکتۆر ینی لۆ بەشیتر ناڵێن ینی لۆ ئەو زیاوازەتەنیا لۆ داهات پەیوەندی بە داهاتەوە بۆ نمونە ئەگەر مامۆستای کوردی داهاتی زۆر بووە هەمووی ئەو بم بە مامۆستای کوردی وەنیە خێرەوە دەتوانانی بڵێن زیاتر پەیوەندی بە هەلیکارەوەیە چونکە هەلیکار تایبەت لۆ بەشە تووبیەکانەیە لۆ بەشەکانی کە ئەڵم داهات یعنی فرسەتی کاری زۆرترە وە بەڵام ئەمە ئەرچی ئەرچی نوێ وەزارەتی خوێندنی باڵایە تەنیا ئەرچیوان ئەوە نییە کە بڵێن قوتابیان وەربگرن ئەرچی سەرشانیشان ئەوەیە کە هەلیکار زیادکن بۆ ئەوی قوتابیان بتوانن تەقدیمی بەشەکان بکەن و ئەمەلیان هەبی لە ئەوی کە تەواوی کەن بتوانن لە بەشێک ئیش بەسخۆش دکتۆر ئامانج لەگەڵ جەنابەت حەزەکەم قسە لەسەرەوە بکەیت چونکە سەرنجەکانی ئەم گەنجە خۆشەویستە بەجێیە فەرمونون دکتۆر ئامانج هەبوو ئەڵێم بۆچی قوتابیان با دکتۆر ئامانج قسە بکات دوایەوە باشە لەگەڵ ئەو نابازار جەنابەت مامۆستا وەڵاهی قسەکانت هەمووی تەئید دەکەم بەڵام من پێم وایە ئەو ئەرکەی کە ئێمە پێمان وایە بەس ئەرکی وەزارەتی تعلیم عالیە نا ئەوە ئەرکی حکوومەتە دەبێ حکوومەت و سڵتەی تەشریعی بەجددی ئیش باشە وەزارەتی خوێندنی باڵاژ ئۆپۆزیسیۆن نییە حکوومەتە دەزانم بەس ئەوە بەڕاستی بەشەشی بەرەکەوێ هەموو بەشەکەت
تەنها وەزارەتی خوێندنی باڵا نییە چکە وەزارەتی عمل خۆی جزئیەکەوە ئەسڵەن وەزارەتەکانی تریش من بەڕاستی ئەو قسەیەکەم بۆچی خەڵک ئێستاکانە هەر هەومان ڕوومان لە بەشە پزیشکەکان کردێت لەبەر ئەو چانسانێکە لە عەمەدا هەیە بەڵام خەریکە بابەتەکە قەڵ ببێتەوە ئەویش ئەوەیە ئێستاکانە بەشە پزیشکەکان معاناتیان هەیە چونکە خەریکە کەرتی تایبەت هەموو بەشە پزیشکەکان نا بەشی هەرە زۆریان بەشە پەرستاریەکان بەشی سەیدەریە ئێستا گرفتیان هەیە بەشی ددانسازی ئەوانە ئێستا گرفتیان هەیە چونکە ئەوەندە فرسەتی عملی ئەوەندە هەلی کاری لە بازاردا هەیە بەشیوان ناکە بەڕاستی ئێستاکانە بەعموم من پێم وایە کاگرانج ئێمە گرفتمان لە ژینگەی کارکردن هەیە هەتا ئەوانەی کە ئێستا دەتوان داژمەزرێن پارێزراونی باشە پرسیارێ ئەمە چەند جارێکیشە دکتۆر ئامانز حەزەکەم قسەی لەسەر بکەن بۆ نمونە وڵاتانی کەنداوی عەرەبی خۆتە زانی ساڵانە چەندین کۆنتراکت لەگەڵ هەندستان و ئەواناکەن بۆ وەرگرتنی دکتۆر بۆ وەرگرتنی ئەندازیار پسپۆڕی جیاواز ئێستا ئێمە پەیوەندیەکی باشمان لەگەڵ هەندێک لە وڵاتانی کەنداودا هەیە ناتوانین وەزارەتی خوێندنی باڵا هەوڵبات بە خۆتان و دەرچووەکانتان و ئامارەکانتانەوە هەوڵ بن لەگەڵ ئەوان مزەکەرەی لێک تێگەیشتن بکەن و ساڵانە نسبەیەکیانیشیان بۆ بدۆزنەوە لە وڵاتانی کەنداو بۆ بیر لەمە ناکرێتەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ لە دەرەوەی هەرێمی کوردستان و بێجگەلەوە بۆ فێریان ناکەن ئێستا وڵای ئەو ڕۆژە ڕوودا و راپۆرتێکی هەبوو لەسەر ئەمە بەس من ناوەکەم بیر چۆتەوە بە ئینگلیزی جۆب چی پێڵەنەوەی لە دەریای ئیشەکەیت خۆ لە وڵاتێکی تری مەفهومێکی تازەیە وەڵحاصڵ چەمکێکی تازەیە ئەتوانی هەلێک جۆرێکی تری هەلی کار هەیە تۆ خۆت لێرەی بەڕێوەبەری مەخزنێکی لە کۆریا لە ئەڵمانیا سەرپەرشتی ئیشێکەکەی یعنی هەلی تازەی کار زۆر هاتۆتە ئارا بەڵام ئێمە زۆر کۆن و کلاسیکین لە گەڕان بۆ کار هیچ نەبێ ئەمانە فێری خەڵک بکەن فێری گەنج بکەن با لە دەرەوەی فەزای وڵاتەکەی خۆشی بتوانێت بگەڕێ بۆ کار فەرموو کاکڕانج من لە سەرەتا لە پرسیاری ئەو خوێندکارە ئازیزەوە قساکەم ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ملتەزمین بە هەموو ئەو ئەرکانەی کە لەسەر شانمانە ئەیش ئەرکەکانی ئێمە بریتە لە پێدانی زانست و دروستکردنی کارامەیی و دروستکردنی کارکتەری ئەو تەلەبەیە و ئامادەکردنی بۆ بازاری کار باشە بۆ پڕۆژێکیوانیان بە وەزارەتی کار خۆی وەزارەتی کار لایەنە پراکتیکی و لۆجستیەکەی بگرێتە ئەستۆی خۆی کاکڕەنج ئەو پرۆژێ ئەتوانین ئێمە قسەی لەسەر بکەین بە دڵنیاییەوە شتێکی معقول نییە یەک جانبی تایە ئێمە دەبێ ئاگامان لێبێ کە هزرە گەنجەکانی وڵاتی خۆمان توانامرۆیەکانی وڵاتی خۆمان لە کەندا و ئیشکەنیا لە ساواڵەکە و شێخەڵا بسوڕێنەوە بۆ ئەخر ئێمەمانەوێت ئەو ترێندە بشکێنین کە وردە لە ناوەی وڵاتە داهێنانی کارسازی هەبێ دەرفەتی کار هەبێ ئەو هزرانە بەکاربێنین ئەو هەنگاوانەی کە بۆ جەناب ساڵی پێچێ خۆ ئەوانە پیرە بن ئەو بێژن بێنێ ئێستا هەر لێرە ڕەنگەتیایەتی دەنکی یەکتر بن دنیای ئومێدیان دروست کرد توانین کاکڕەنج توانین هەموو نەبێ لە یەکدا بڕێن دڵشکاو ئەو سەری سپێوەنێتەوە ئەم بە بێکاریە سوڕێتەوە ئێمە توانین هەموو ئەو ئەگەرانە باسکەین و سنتەرەکانی CDC لە زانکۆکانە ئەم کارە دەکەن بە شوێن هەلی کارە ئەگەڕێن حتا لە ناو سنتەرەکانی CDC لە زانکۆکانە بۆ زانیاریتان پێشانگای هەلی کار هەیە هەموو جارێ لە زانکۆکانە دروست دەکرێت کە خاوەنکارەکان بانگەکرێ بێگومان ئەوەیە چێکە بێ لەو پێشنیازانەی کە بە نەزەر ئەتیبار وەرەگرین بەڵام دەبێت ئاگامان لەوە بێ کە هزری گەنجانی وڵاتەکەمان و توانای مرۆی وڵاتی خۆمان بۆ پێشخستنی وڵاتی خۆمان بەکاربێنی بەس ژیانی ئەمانیش گرنگە فەرموو بۆچی قوتابیان زیاتر زانکۆ ئەهلیەکان هەڵدەبژێرن کە ناویان سەتاسەد لە زانکۆی حکومی دێتەوە ئێستا وەکو من مەحەدم خوێند 2 ساڵ مەحەدی زمانی ئینگلیزیم تەواو کرد دوایی هەلی کارم بەدەستگەیشت بۆ 2 ساڵ مامۆستایەتیم کرد دوای منیان دەرکرد گوتیان تۆ مەحەدت تەواو کردیە نابی بچی دەرز بڕێەوە چوومە زانکۆ ئێستا مەرحەلەسەی زمانی ئینگلیزیمە چەندین سکیڵ کردی ئەو سکیڵانەیە کە لەوێن دەر بۆ نمونە هاندڕایتینگ چۆنیەتی وانەوتنەوە زمانی فەڕەنسی مایند مەنیجمنت هەموو سکیڵەکانم کردو بۆ سیڤیەکەم پڕ بکەم ئێستا شەڵی کارمان هێشتا بەدەست ناکەوێ بەشێکی ئەم پرسیارەی جەنابەت پەیوەندی بەو یاسا و ڕێنمایانەوە هەیە کە هەندێک پیشە ڕێگەخا بۆیە ئێمە باسیەوەکەین باسیەوەمان کردوتمان
هەماهەنگی گرنگە لە بینی هەموو هاوبەشەکانە بۆ ئەوەی بەشێک لەو ڕێنمایی و قانونانە بگۆڕین کە پەیوەندیدارە بە دەستکەوتنی هەلی کارەوە بە تایبەتی بۆ نمونە تۆ گەر هەموو سکیلەکانە هەبێ هەموو کارامەیەکان هەبێ بۆ کارێکی دیاریکراو پێویست ناکە ئیتر داوای بڕوانامەی بە کالۆریۆس لێ بکرێت ئێمە ئەگەڕێنەوە سەر کاک ڕەنج ئەمە ئەو نقطەیە کە ئێمە ئەڵێن دەبێ ئاراستەی خوێندنی ئەم وڵاتە بەخۆی و بە تەشریعاتی و عمری ئەڕوا ئێستا ئەم چی بکە ئەم ئێمە ئیش ئەوە تا ئێمە کاک ڕەنج بەشێکی زۆری ئێستا بۆ مەسەڵەن جەنابەت کە هاتووی بۆ بەرنمەیەکە خەڵک بە جورئەتەوە قسەی دڵی خۆیەکات وەڵامیشیانەوە ئەزانی مستەقبل من کە چاوم نوقان دنیا نەما ئێستا کوا مەسەن کوا دکتۆر ئامانج لەکوایە میوانەکان لەکوایە مایکەکە لەکوایە ئەو هاتووە جارێک گرفتەکەی ئەم یەک شتی بچکۆلەیە گەورە ڕاوێژکاری وەزارەتی ئەم چی بکات ئەگەر لەگەڵ یایت و لۆجیکیە بەیانی بڕۆ شەڕ بکە بەیانی بڕۆ دەستی بگرە بڵێ وەرە خوشکم وەرە دوای قەزەکەتەکەم ئەگەر لۆجیکی تیانە باسی مستەقبەلی بۆ مەکە کاک ڕەنج ئەو ئەمڕۆ من کەیسەکەی ئەم بە دڵنیاییەوە من ئامادەم کە هاوکاری بکەم بە چاوان لە دوای ئەم بەرنمەیە دەبێت بۆم باسکەی کە کەیسەکە چۆنە بە دڵنیاییەوە هاوکاریە بم بەس من لە کۆنسپتی کێشەکەی ئەگەر ئەمڕۆ بۆ ئەمی چارەسەرکی خۆ ئەو فەقیرە لێرە ڕەنگە سەدان کەسی ترە بێ و کێشەی تۆیان هەبێ کاک ڕەنج ئەو کێشەی ئەم خانمە و کێشەی ئەوانەی تریش وەکو عەرزم کردی پەیوەندی هەیە بە چیەوە پەیوەندی بەوەیە بەشێکی زۆری کارکردن فرسەتی کارکردنی ئەم وڵاتە ڕەبت کراوە بەستگرێ دراوە بە بڕوانامەی بە کالۆریۆسەوە ئێمە دەمانێت ئەو ئاراستەیە بگۆڕین ئاراستەی خوێندنی پیشەیی و تەکنیکی و ڤۆکەیشنەڵ بۆ ئەوەی چیتر بۆ هەندێک پیشە پێویستمان بە بڕوانامەی بە کالۆریۆس نەبێ و ئەمە گۆڕانکاری لە ڕێنمایەکان پێویستە لە تەشریعات پێویستە لە تێگەیشتنی کۆمەلگا پێویستە لە تێگەیشتنی خاوەنکارەکان پێویستە بۆیە ئێمە دەمانەوێت پێویستمان بم جۆرە هەمانگی هاوکاریە بێگومان ئەم حلولەی کە منیش باسیەکەم ئەم پێشنیازانەی کە من باسیەکەم پێشنیازی زۆر دوورمەودانین نزیک مەودان ئێمە ئێستا دەستمان پێکردو کاری لەسەرەکە بۆ حەلی ئەم مشکلەیەش ئامادەم بەسەر چاو هاوکاریە بم بێگومان ئێستا من دڵنیاشم پاش 2 ساڵی تکەش بە کەلۆریۆسیش باوی نامینێ لە ناو کۆمەلگا دەبێ ماستەر بینی ئەکیدم لەو شتەی ئەوەی ئێمە سەیکە خاتون ئەوەی ئێستا ئێمەیشی لەسەرەکەین گۆڕینی ئەو کۆنسپتەیە ئاراستەی خوێندن بۆ خوێندنی تەکنیکی و پیشەیی و ڤۆکەیشنەڵ پێویستمان بە کالۆریۆس نەمێنێ فیدباک پرسیاری فیدباکی لێ کردی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم گەنجە باسی سەعاتی کاری لێ کردی نرخی سەعاتی کار فەرمووت چۆنە؟ بۆ خاوەنکار بەخۆی مەسەلەن تهدیدکە کە سەعاتی کار بایچەند بێ ینی وەزارەتی کار توانای وەی نییە کە تهدیدکە مەسەلەن کە کرێکار سەعاتی کاری لەو بڕەپارەیە کەمتر نەبێ مثلا ئەو فلان پیشە ساعتی کاری لەم بڕەپارەیە کەمتر نەبێت لە زیاتیەوەی خاوەنکار بەدڵی خۆی پارە دابەزێنێ یان پارە باتە سەرێ دەستخۆش برا ساعتی کار بەپێی بڕیاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەستەسەرۆشی حکوومەتی کوردستانی هەرێمی کوردستان کە تەوقیعی لەسەر کردی و پەسەندی کردیە ساعتی کار نابی لە 2500 دینار کەمتربی لە بۆ 1 ساعت وەک کرێی ماگانە ئەگەر بە ماگانە بوو نابی لە 350,000 دینار کەمتربی بەڵام یەکشت هەیە ئەو ڕقەمانە لە بۆ کرێکاری ناکارامەیە یعنی ئەو کرێکاری کە هیچ شارەزایی نییە لە هەموو حالەتەکان نابی لەوەی کەمتربی باشە بەڵام ئەمە پێش ئێستا باسم کرد کاتی کە شتەکە کەمتر دادەندرێ یان دەزانن نەحەقێک بەرامبەرتان دەکرێت تکا دەکەم ئەوەندە دادگای کارتان لە پێش گەورە نەبی یعنی ئیشی محکەمەتان هەندە لە پێش گەورە نەبی زەحمەت نەبی بەپێی قانون کاکە ڕەنج بەپێی قانون تاکە شت تاکە ئیش ئەوەیە کە بەبێ وەکالە کرێکار بەخۆی دەسی داوا قەید دەکا پێویست بەو شتە ناکات دادگاکانی کاریش هەماهەنگماندن لە گەرمان ئەوە خاڵێکی گرنگە حەزەکەم وەکو بانگەوازێک پێیان بڵێ ڕوو بکەیتەوە کامێرایە ئەوەی کە لە بۆ نمونە 350 کەمترین موچەیە بۆ کرێکاری ناکارام بۆ خەڵکی تەکنیشن و ئاستی بەرز ئەوە هەر قبول ناکرێت ئەگەر غەدریان لێکردن ئەگەر 10 سعاتیشیان پێکردن 12 سعاتیشیان پێکردن
دوو شەفت ئیشیان پێکردن چی بکەن؟ کاکڕنج ئەمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بەڕێوەبەراتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵاتی هێڵێکمانەیە هێڵی هۆشیارکردنەوەی کرێکارانە کە ژمارەی 5500 بەبێ کۆدە بەبێ مقدمەیە. ئێستا من کرێکارێکم دە سەعات ئیشم پێکەن لە کۆنتراکتەکەمە بەس من ئاخر لە ناچاریە ئەگەر خۆم ئیمزام کردوێ بە 200,000 هەر خاوەن کارەکە تۆمەتبارە بە پێی قانون کاکڕنج هەموو تەنازولکردنێک لە حەقی کرێکار باتڵە. ئەوەش ئەوە قانونە یعنی ئەوە قسەی من نییە حاڵێکی گرنگە باتڵە یعنی سبینێ ئەمن کاتی کە پارەکەی من لە لای خاوەنکارەکەی تەنازول بکەم باتڵە لەوانەیە لە مەجبوری ئەمە کردیتم یان دەرم کا یان دەرم نەکە ئەوە باتڵە بەڵام کاتی کە ئەگەر خاوەنکارێ بەهانەی نەبێ لەبەر ئەوەی کە کرێکارێک داوای مافی خۆی کردووە بۆی هەیە دەری بکە نەخێر ناتوانێت یا ئەبێ ئیسپاتی بکە کە ئەم کرێکارە جددی نەبووە ئەم کرێکارە شتێکی کردووە کە هی ئەوەیە دەربکرێت کاکڕنج لە یاسای کار ئەمە داوا لە بەڕێستان دەکەم یاسای کار تێگەیشتنەکەی کاتی کە دەخینەوە زۆر ئاسانە لە مادەی 120 بەرەوسەرەوە پابندەکانی کرێکار و خاوەنکار و دایرەکانی لەسەر ئەو باسی بکەی لە تەلەڤیزیۆنەوە ئێتەواوە هیچ خاوەنکارێک ناتوانێت بەبێ هۆکار کرێکار دەربکە و ئەگەر هەر مخالەفەشی کرد یەکسەر لە بۆی نییە دەری بکە یەکسەر ڕاستەوە ئاگادار بکە ڕاستەوخۆ لە بۆی نییە دەبی لێکۆڵینەوە بکە لێژنەی لێکۆڵینەوە ئەی مافی خاوەنکارەکە چییە ئەبێ کوێ ئاگادار بکە کە ئەم کرێکارە دەرەکە لەبەر ئەم سەبەبە ئەم سەبەبە بەڕێوەبەراتی کار و بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی ئاگادار دەکاتەوە کە ئەو کرێکارە ئەم چەند بەڕێوەبەراتی وایە ئەمە لە هەولێر لە پارێزگاکان و لە ئیدارەکان لە سلێمانی و شارەکانی تر هەولێر دۆک سلێمانی هەمانە گەرمیان سۆرا زاخۆ پارێزگای هەڵەبجە شەمانە سەعاتی چەندە بێ بات بە کرێکار لە ئەو کرێکارەی کە بە کاتژمێر کار دەکا لە بۆ کرێکاری ناکارامە ناشارەزا کە یەکەم زار ئیش دەکا نابی سەعاتی لە 2500 دینار کەمتر بی ئەوەی کە بە مانگانە ڕۆژی 16,000 بەڵێ ئەوەی کە بە مانگانە کار دەکا تقریبا 8 ساعت کار دەکا 8 ساعت کار دەکا تقریبا دەکا 20,000 وا 20,000 600,000 دەکا ئەگەر 20,000 بکە فەرموو سەبارەت بە قسەکانی دکتۆر بەوەی دکتۆریان زۆر تیاکامێ دکتۆر ئامان خوێنی باڵا باشە لە کاتێکدا مەسەن تۆ باسیەوە دەکەی کە کەرتی تایبەت یارمەتی دەری و کەرتی گشتی و یارمەتی دەری مەسەن حکوومەت و دامەزرانی مەسەن خوێندکارەکان و دەرچوانە ئەوانەیە کە سکیلیان هەیە یان نیانە باشە زۆر گەنجمان هەیە مەسەن بۆ نمونەوە خاتونی تازە قسەی کرد بۆ مەسەن زۆر گەنجمان هەیە کە قابلیەتی مەسەن وانە گوتنەوەی هەیە قابلیەتی زۆر شتێکی هەیە زیرەکە مەسەن پێ هەموو شتێکی سکیڵی هەیە بۆ لەو کاتەدا ئێمە دەبێت لە زانکۆ ئەهلیەکان مامۆستای هیندی و فەڕەنسی و بیانیمان هەبێت بۆ مامۆستای کوردمان نەبێت لە تەمەنی خۆمان نەبێت مەسەرەن گەنج نەبێت مامۆستای کە بتوانم مەسەرم بە دیار و مامۆستا هەیە بەڵام وەرە زانکۆ ئەهلیانە سیرکە خۆ ئەگەر نیویان نەبێت بەشێکیان لە 4 بەشێکیان مامۆستاکان بیانین هیندین فەڕەنسین بیانین بۆ ئەوانن ینی بۆ مامۆستای کوردنایانی مامۆستامانەیە مەسەلە ماستێری هەیە دکتۆرای هەیە دانەمەزراوە بۆ ئەوانە نیانی دایان مەزرێنی وڵا بەز ئەوانەی تایە من ڕۆفیقێکی خۆم لەم هەفتەیە تەلەفۆنی بۆ کردموتی لە زانکۆی کوردستان بۆ وانەوتنەوە هینیان کرد و مۆریان گرتوم قوربانی دریە تۆ بم دەست خۆش کاک ڕەنج لۆ بەرنامەی ئەوان هەموو باسی سکیل کرا عنی پێویست ناکەم نیشۆچوان بێن باسی سکیلا بکەم بەس لێرە کاڕۆین و ئێستا چاوەڕێیەکەین لیستەکەن لۆدا بدرێ لیستی ئەو کارانە وە سکیلەکانیان چونکەمە پاش تەخەڕوجی ئەگەر ئیشەکەن وەدەست نەکەت سکیلی ئەو ئیشانە کە لە بازار پێویستە چونکە گوتی لە مشتەماعی ئەو کەسێک کە خوێندەوارە و زانکۆی تەواوەکە ئەو سکیلانینە کە لە مشتەماعی کاری وەدەستکەوی ئێستا لێرە بچینەوە چاوەڕێ ئەو لیستەکەن یعنی تەوا مالوو ئەمە خۆبەشتی کە خەریکەین چاوەڕێکەنەوەوانە ئەو لیستی براوکەنەوە ئەو سکیلانە ئەمە لەوانەیە بچیم ڕەشاقی بکەم سمی خۆ سوورکەم تا ئیشەکە لەوانەیە قورس پێویستی بە هەڵگرتنی شتەکان بی لۆ مەسلەی وەزیر نوێنەری وەزیری خوێنی باڵاش گوتی پێویستە ئەتوو مەعدای ماجۆریتی ئەوەکەت بوارەکەت یان ئێستام لە زانستی تاقیگە پزیشکەکان گوتی پێویستە بارێک کەش تێدا بێ من هیچ مەجبور نیم بچم بەشی ئاتیشی دەکەتەوە بکەم ئەگەر وەیە کەواتە پێکەوتدانابان یعنی مادام بەتەنێ زانستی تاقیگە پزیشکەکان ئیسفادەی لە کۆمەلگای ئەتوانی ئاتیەکەش دەگەوی دابنی و خەریکە قەناعەتن پێدینن ئەمە پێشی دەست بە خوێنی زانکۆی بکەین مەعداوی 18 سالان خوێندە لە
ئەوەی کە ئەوان دەیڵێن خۆی لە دوای هەژدە ساڵی بچیتە مەکتەب باشە. ینی بەڕاستویان لێکردات ئەتوو لە پێش هەژدە ساڵی ئەو فکرێت نیە ئەو مێشکت نیە تو ئینگلیزەکەی تەواو دەرەخکەیت. ئەڵام لە دوای هەژدە ساڵی بچیتە مەکتەب باشە لێرە. یان پێش ئەوەی بچێ زانکۆی لە هەژدە لۆ 22 ساڵی پێویستات بچی زمانت فول بی چونکە بەڕێزەش گوتی پێویستە کۆمیونیکیشنت فول بی ئێگا من کۆمیونیکیشنم فول بوو پێویست ناکات بچ بخوین بچم لە 1000 وەرگێڕ و ئەوە هەیە بچم وەرگێڕانی بکەم. عفو مثلا لەسەر مثلا تای بەرنامەکە ئەو هەموو دکتۆرە بەڕێزە و مامۆستا مەسەن بەڕێزە لێرن لە تەواوی 2 سەعات بەرنامە و گفتوگۆکردن بزانم گەشتە چ ئەنجامێک ئەو هاتۆ بۆ ئێوەی شەرح بکە کە لەمە بەدووە هاتۆ بۆ ئێمە شەرحکە بەڵام ئێمە هیچ کام لەوانە نەگەشتنەوە قەنەعەتە ناتوانانی قەنەعەت بێمە بێنن کە هەلی کاردابی بکەن ئەوانەی کە خەریز مەسەن ئێمە دوای ساڵێک 2 ساڵی کە تەخەڕوجەکەین ئەو سکیڵانەی هەمانە کە مەسەرەن لێمان وەرگن مقابلەیەکمان بکرێت شتێک مەسەرەن لە شوێنە دامەزرێن ناتوانانی و قەنەعەتە بۆ ئێمە دروستکەن ئێستا گەشتە چەند ئەنجامێک ئەو بۆ دکتۆر ئامانج وەڵا بە ئەوەی کە قسەی نەکردووە فەرموو کاک دکتۆر ئامانج وەڵامیتەوە بەڵێ باش ئێستا وەڵامی بدەمەوە دەربارەی چەند پرسیارێک کرایە چێک لەو پرسیاران تایبەت بوو بە لەوەی کە لە زانکۆ تایبەتەکان بۆچی مامۆسای بیانی با بڵێن لە زانکۆکاندا ئەمەزرێنن ئێمە لەگەڵ زانکۆ تایبەتەکانە گفتوگۆی بەردەواممان هەیە و داوامان لێ کردوون ئەگەر دوو کەسی هاوشێوە هەبن کە بڕوانەمەکان و توانایان و ئاستی زانستیان وەکو یەک بێ پێویستە ئاعتیماد لەسەر ئەو دەستی کارە بکرێت کە لە ناو هەرێمی کوردستان هەیە بەمەرجێک ئەو مەرجانەی تێدا بێت کە زانکۆکە بۆ ئەو کارە دیاری کراوە پێویستی پێەتی دەربارەی ئەوەی ئایا ئێمە گەشتینەتە چ دەرەنجامێک ئێمە گەشتینە دەرەنجامێکی زۆر گرنگ حەزەکەم ئێوە بە دیقەت سەیری ئەم دەرەنجامە بکەن ئەویش چی ئەویژەوەیە کە ئێمە وەکو وەزارەتی خوێنی باڵا خۆمان ئامادە کردووە لەگەڵ کەرتی تایبەت پلاتفۆرمێکمان دروست کردووە بە ناوی پلاتفۆرمی بۆردی ڕاوێژکاری خوێندنی باڵا و کەرتی گشتی و کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی ئەم پلاتفۆرمە یارمەتیمانەدا لە بازاری کار بپرسین تۆ چ کارامەیەکت پێویستە بۆی من لە ناو ناوڕۆکی پرۆگرامی خوێندنە جێی بکەمەوە ئەو کارامەیانە جێگا ئەەکەمەوە کە تۆ پێویستە پێێتی نەک بۆ ئێستا بۆ مستەقبل پێویستە پێێتی بۆ ساڵانی داهاتوو پێویستی پێێتی من لە ناو ناوڕۆکی پرۆگرامی خوێندنی زانکۆکان و هەموو بەشەکانە جێی ئەەکەمەوە ئێستا ئێمە ئەم پرۆسەیەمان دەست پێ کردووە داتای زۆر باشمان دەستکەوتووە و پرۆسەکەش بەردەوامە بێ ئەبێ هەموو ساڵێک ئێمە لەگەڵ هەموو کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئەم کارە بکەین لەگەڵ کەرتی گشتیش بیکەین و لەگەڵ کۆمەلگاشە گفتوگۆمان هەبێ ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم تایبەتە بە وەڵامی ئەو خوێندکارە ئازیزە کە باسیەوەی کرد کە من قسمی MLS خوێنم پێویست چیەکە بۆەوەی کە سکیڵی ترم هەبێ کارامەی ترم هەبێ لێرەوە ئێماڵین ئایندەی کارکردن نەک لە هەرێمی کوردستانە لە سەرتاسەری دنیا ئایندەیەکی زۆر ڕوون نییە چونکە گەشەکردنی تەکنۆلۆژیا ئەوەندە سەریعە ڕەنگە نەتوانین تەوەقعی ئەوە بکەین کە 5 ساڵی تر چی بەسەر ئەو کارانە دەکە ئێستا ئەمانە بۆیە بە تایبەتی لە ژێر کاریگەری زیرەکی دەستکرد و بە ئۆتۆماتیک بوونی ئەو پرۆسەیە کە ئێستا لە ناو کەرتی بازرگانی پیشەسازیە هەیە بۆیە لەبەرەوەی ئایندەی کار نادیارە بۆیە ئەبێ گەنجی ئێمە توانای زۆر بێ کارامەی زۆر فێر ببێ لە کاتی خوێندنە بە تایبەتی کارامەیی کۆمیونیکیشنەوەی جەنابە باسە کرد کۆمپیوتەر زانین تۆ هەر بەشێکی زانستی و هەڵبژاردە بێ دەبێت کارامەیە ئەساسیەکانی ژیان کە پێیان ئەڵێن کارامەیە نەرمەکان لە ناو خۆتا دروستی بکەی زانکۆش یارمەتی دەدا لەمەیە بۆچی بۆ ئەوەی تۆ هەمیشە ئامادەبی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان گۆڕانکاریەک لە کارەکەت پێویست بوو بتانی ئەوەندە مرونەتە هەبێ بتانی لەگەڵ ژینگەی تازەی کارکردنە بە شێوەیەکی گونجاو خۆت بگونجێنی بۆیە هەر چەندێک بتوانن زانکۆ بۆ نمونە لە ناو پرۆگرامەکانی خوێندنا بۆ ئایندە ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەم گۆڕانکاریە جەوهریە دروستەکان بەرزکردنەوەی ئەم توانایانە تا چەند لەبەر چاو گیراوە یعنی
زانکۆ ئەو پنتابەیە ئەبێ خوێندکارەکە خۆی سەرچاوەکانی ئەو خۆگەشەکردنەی لە ناو خوێندنەکە دەست دەکەوێت لە ناو پرۆگرامەکانیا ئێمە هەموو ئەو کارەمەیانەی کە داوا ئەکرێ لە بازاری کارا دەیخینە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە. فەرموو. تایدا جەخت لەسەر یەک شت بکەمەوە ڕەنگە قسەی دڵی هەموو قوتابیەکان بی وەوانەی کە لێرە ئامادەنەویشەوەیە من وەکو قوتابی بەشی ئەندازیاری کۆمپیوتەر باشە لە قۆناغی یەکەم هەندێک بابەت دەخیندرا هەندێک مەوزوع دەخیندرا کە ڕەبتی بە بابەتەکەی مە نەبوو. یعنی داواتان لێ دەکەم ئێمە وەکو قوتابی کە بیر لەوە دەکەینەوە لە مەرحەلەیەک مەرحەلە دوو بە تایبەت مەرحەلەیە کە تازە دێە ناو کۆلێژ و شتانە پێویستە ئەتوو هەندێک شت بزانێ بەلایانی کەم فێرە باشە بۆ زمانی عەرەبی نەخینین مەسەر لە مەرحەلەیەکی هەندسەی بۆ زمانە چکە نەخینین بێزگە لەوەی کە ئینگلیزی دەخینی بۆ کوردۆلۆجی بخینی مەسەلەن ئێمە هەموو ئێمە هەموو مێژووی کورد دەزانی بێ ئەزانی من پێشکەشکارم کوردی نازانم بەڵێ ڕاستە لەگەڵ ئەزانی کوردی زمانێکی کەمە تۆ ئەزانی لە ڕیزبەندی زمانە زیندوەکانی جیانا کوردیەکێک لە زمانە زۆر ڕێک و پێکەکانە ئەزانی ئێمە لە سەتا دەی ئەوەی دەیزانین لەسەر میلەتەکەمان هێشتا لە سەتا دەنیا ئەزانی بە پێچەوانەوە یەکێک لە قوڕ بەسەرترین وانەکانی مێژوو وانەی کوردیەکە هەتاوەکو ئێستا هەمومان غەدرمان لە زمان و لە مێژوو لە کولتوری فەرهەنگی خۆمان کردووە لەناو ئەم هەموویە پەلاماری کوردۆلۆجی داماوەیت من لەگەڵتم کە کوردۆلۆجی زمانەکە دەبێ بیخینی و بابەتەکە کە گشتمان دەبێ بیزانین بەڵام ئێمە وەکو قسمی هەندەسا بڕاتە بێ پێویست بەوە ناکات و مێژووی کورد بخوێنەوە چونکە هەموو تاکێک ئێمە مێژووی هەندەسە تۆ ئەزانی هەندەسەی ئەندازیاری بیناسازی کوردی هەیە تۆ ئەگەر کوردی نەزانی چۆن نەتوانی توێژینەوە بکەیت تۆ بۆ نمونە ئەگەر نەزانی دیمەگەعنی چی چۆن نەتوانی لە بینایی هەورامان تێبگەی کە چۆن ئەم بەردانەی ڕاگرتووە زۆر چاکە لەگەڵتم بەڵام سوالێک تۆ ئەزانی ئێمە هیچ کێشەیەکمان نییە بڕۆ لە ئەسعەد قەرەداغی مامۆستا ئەسعەد قەرەداغی و مامۆستا جەمال عەبدول بپرسا تۆ ئەزانی ئەتوانی کیمیا و فیزیا بە کوردی بخوێنی بە پێچەوانەوە من چاوەڕێ ئەوم لە ئێوەی گەنجەکرد بڵێن بۆچی ئەندازیاری و کیمیا و فیزیا بۆچی ماستەر و دکتۆرا بە کوردی نەخوێنین پێت وایە زمانی کوردی لە زمانی فارسی لە زمانی تورکی لاوەسترە حەز دەکەم جەخت لە سەیەک شتکەمەوە کاگرانز قەزدمەوە نییە کە زمانی کورد زمانێکی دەوڵەمەند نییە قەزدمەوەیە کاتێک کە تۆ خەڕۆز دەکەی تەواو دەکەی لێت ناپرسن زمانی کوردی و مێژووی کوردی چی دەزانێت و لێت دەپرسن عەرەبی دەزانێ لێت دەپرسن ئینگلیزی دەزانێ وە شتێکت بە تەواوەتی جەخت کردەوە لە سەری لایەنەکانی منە نەبینی لەمە بەدوا کوردی نەزانی نابی بە شاگردی چێشخانەش بابەتێکت باس کرد کە سلکەکان بۆ زیاتر عملی نەبن لە دەرسەکان کاتەکەمە تەخەڕوز دەکەین من لەمە باسی دەکەیگەمەوە من خۆم هەنێ قسەمە بوو لەسەر زمانی وستم بیکەم تۆ جەنابەت قسەت کردووە خەینە ئەو بەر قسە بکەن دڵە عاجز نابێ ئەوەی کە من وتم حەزەکەم کۆمنتێ لەسەری هەبێ زۆر بەرامبەر بە زمانی کوردی حکوومەتی کوردستان کە بەرهەمی خوێنی شەیدانە بۆ وانە زانستیەکانی کیمیا و فیزیا و ئەندازیاری بە کوردی نەخوێنرێت لە کاتێکە مامۆستا جەمال عەبدول و مامۆستا ئەسعەد قەرەداغی و دایانی تر و ئەکادیمیای زمان ئەتوانن کە پرۆگرامەکانی خوێندنی زانستی دابنن پێت وایە زمانی کوردی لە زمانی فارسی لاوەسترە کە ماستەر و دکتۆرای پێکرێ و پۆست دکتۆرای پێکرێ پێت وایە زمانی کوردی لە زمانی تورکی لاوەسترە لە عەرەبی لاوەسترە ئەی بۆ ئەوەندە بەرامبەر بە زمانی کوردی بێدەربەستن بێدەربەست نین بەڵام ئەوە 32 ساڵە حکومەکەین ساڵ لە دوای ساڵ کوردی من لەم ڕۆژانەیە سەیری ئەرشیفی خۆمە کرد قۆناغە بووە بە ڕاگەاندن شەڕمان لەسەر کردووە خەریک بۆ زمانی کوردی بۆ تاقیکردنەوەی بە کەلۆری داخڵ نەبێ وەکو زمانی بەعس لە سەردەمی دەسەڵاتی کوردیشە ئەمە ئەبێ ئەوە مۆزوعێکی ترە بەڵام زمانی کوردی جێگەی بایەخە لە لای وەزارەتی خوێندنی باڵا کوردۆلۆجی لە هەموو قسمەکان دەخوێنرێ کوردۆلۆجینا پرۆگرامەکانی خوێندن حەقا بەڕاستی ئامادەکارەکەم ئەمە بخاتە ناو بەرنامەکانمانەوە ئەمڕۆ یەک دنیا دڵم خۆش بوو کە بە هەولێرە ئاگەڕام زۆربەی تابلۆکان بۆتەوە بە کوردی تێبینیەوە کردووە زۆربەی براندە جیهانیەکانیش بە کوردی نووسیوانە ئەوە شانازیە بۆ ئەم بەرنامەیە و بۆ خەڵکی کوردستان کە پایتەختەکەمان ئێستا گرنگێکی زۆر بە تابلۆکانی زمانە دەستی جەنابی سەرۆکی حکوومەت خۆش بێ دەستی کاگومێت خۆشناو خۆش بێ گەشتیاری خۆش بێ هەموو ئەوانی هاتنە بەرنامەکەم دەستیان خۆش بێت بەڵام بەڕاستی ئیتر بە تەنیا تابلۆکان بەس نییە ئەبێ کیمیا و
فیزیا و وانە زانستیەکان لە زانکۆکان ئەگەر زمانی کوردیتان پێ لاوازە ئەوە شتێکی ترا ئەگەر نا بۆ داوا ناکەن کۆنفرانسێ بکەن پرۆگرامەکانی خوێندنە تا ماستەر و دکتۆراش بە کوردی بخوێنرە ئەرێ زمانی کوردی عیبی هەیە ئەرێ لە فارسی لاوەسترا ئەرێ لە تورکی لاوەسترا کاک من پرسیارێکی ترم هەیە ئایا ئێمە دەبێت بەرنام پرۆگرامی زانکۆکان واری بکەین لە قالبی بدەین بەس بۆی بۆ بازار بیگونجێنین ئەگە وامان کە بڕاستیەوە ئەزانم قسەکە نانم ڕابگیرێ لە بینی بازاری هەندێک حتا ئەو قسمانەی کە هیچ تەلەبەی بۆ نەچووە معنای چێ معنای وایە کە بازاری کار نایەوێ وەنیە بەڵام لە عینەن کاتا ئێمە ڕێگایەکە دۆزینەوە بەشانەکەم لەسەر ئەوەیە مەبەستمەوە نییە زانکۆ خوێندن وای لێ بکرێ چونکە هەندێک شوێن هەندێک پۆزیشن پێویستی بە خوێندن هەر نییە بەس ئەم کۆمنتی جەنابتم بۆ مهمە ئەنجا دوایەوە لەسەر ئەو قسانم ڕچیە بۆ مەسلەی زمان هەستەکەم زۆر بە حەماسەوە جوابم نایتەوە نا من بێگومان لە 100% هاوڕام لەگەڵ جەنابتا کە زمانی کوردی یەکێکە لە زمانە زیندووە هەرە گرنگە باشە بۆ نمونە تاوەکوێ لەگەڵ جەنابی وەزیرا قسە ناکەی ئەمە با لەسەر دەست ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە زەڕینی ئێوە چەند پرۆژەیەکمان لە ناتوانین ئێستا پێ بڵین منهەجی خوێندن بە تایبەتی لە بەشە زانستیەکان و بە تایبەتی لە بەشەکانی پزیشکی ئێستا هەمووی بکەین بە زمانی کوردی آخر بۆ نمونە قەیناکە سەبەبێکی زانستیمان جەمال عەبدول بەو جدیەتی خۆیەوە لە ژیانە الحەمدولله خوا تەمەنی درێژ بێ و ڕێز و سڵامان قەرەداغی بەڵێ ئەوانە چاوگێکی گەورەی زمانی کوردین ڕاست ئەوان ئەتوان لە ئێستەوە ڕەنیشاندەر و ڕێنوێنی کەر بن وەنیە بەڵێ ئێمە پشتیوانی لەو کاراناکەین کە گرنگی بە زمانی کوردی زیاترەدا لە ناو زانکۆکانە و پێشوازیش لەو پێشنیازی جەناب دەکەین بەڵام یەک جانبی هەیە ئەمە بێ بە وردی سەیریکەین ئەویژەوەیە کە بەشە زانستیەکان بە تایبەتی زانستە سروشتی و زانستە پزیشکیەکان و زایدەن زانستە ئەندازیاریەکان ئەمە جۆرێک لە زمانی هاوبەشی نێودەوڵەتی هەیە ئێستا بۆ نمونە خوێندکارێکی دکتۆرا لە ئەڵمانیا تێزی دکتۆراکی زوربەی هەرە زۆریان بە زمانی ئینگلیزی نووسن بۆچی چکە زمانی مەرج بە کوردیش بزانە بێگومان کوردی زانین یەکێکە ئەتوانین ئەو پرۆژەیە هیچ خوێندکارێک نمێنێتەوە لە ناو لە زانکۆکانە دەرچێ کە زمانی کوردیەکەی زمانێکی پاراو نەبێ بە ئەو هەرچی ئەو ڕێگانی کە پێویستە ئێمە ئامادەین تا جەناب باسی بازاری کارەکەی ئەبێ بازاری کار بەڕاستی کوردیزان بێ بێگومان بەس کاکڕەنج عەرەبی زانە وەکو ئیمارات زمانی عەرەبی بۆ تا زمانی چوارەم لە وڵاتەکە چکە بازاری کار وای پێویست ئێستا بەڕای من کاکڕەنج لە ناو زانکۆ هاوسەنگیەک هەیە لە بینی زمانی کوردی و زمانەکانی دیکە هێشتا ناخرناوسەنگی بەشی شێر بۆ زمانی کوردی زانستە کۆمەڵایەتیەکان و ئەوەی کە پێڵێن هیومانەتیز هەمووی بە زمانی کوردیە خوێنرێ هەموو زانستە کۆمەڵایەتیەکان هەرچی بەشە مرۆییەکان هەیە هەرچی بەشە مرۆیەکانە بە زمانی کوردی خوێن بەڵام بەشە زانستیەکان ئێمە پێویستمان بە دروستکردنی ئەو جۆرە پەیوەندیە هەیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی زمانی هاوبەشی زانست نییە زمانی هاوبەشی قسمی ئابووری لە بەشێکی زۆری زانکۆکانی ئێمەیە تێکە لە خوێندنەکەی بۆ زانیاریشتمەوە پێ بڵم بڕۆ بزانە چەند زاراوە و دەربڕین و شەسازی جوان کرا ڕاستە مەسەڵ لە بریدی کاکڕەنجین سەبەبە بوو سەیکە سەبەبەکە ئەوە نییە کە زمانی کوردی ناتوانێت بۆ نمونە ببێتە زمانی پزیشکی یا ببێتە زمانی زانستە سروشتی و پەتیەکان کرداریەکان ئێمە پێویستمان بەوەیە ئەو زمانە نێودەوڵەتیە زانستیەی کە هەیە بۆ ئەو زانستانە لە ناو کۆمەلگای ئەکادمی خۆمانە ڕایگرین وەکو زمانی دووەم ئینگلیزی زمانی دووەمە لە ناو زانکۆکان فەرموبرای شیرینم سپاس کاکڕەنج بۆ ئەم دەرفەتە بەس ئەمە دوا پرسیارە وەری دەگرم من زۆر سپاسی تۆش قسە بکە جەنابەت زۆر سپاسی پەرۆشیتانەکەم خۆی لەگەڵ ئەوەی کە بەرنامەکە یەک کاژێر و نیوە ئێوە یەک کاژێری تریش داواتان کرد دابنیشن بەڕاستی ئەمە پەرۆشیەکی جوانە لە ئێوەوە زۆر سپاس پێم وابوو ماندوو ببن کەچی هێشتا هەرەڵەن بە بەرنامەکە بەردەوام بێت زۆر سپاستانەکەم دووبارە کاکڕەنج سپاس بۆ دەرفەتە و ئێمە زۆر گرنگە
بە بەرنامە جوانەکە چارەسەری زۆر لە کێشەکان کردووە و وەکو قوتابیان ئێرە هەموو پشگیری لێ دەکەین بۆ ئەوەی کە لە زانکۆەکان خوێندنی کوردی بخوێندرێت و هەر وەکو گوتم زۆرێک لە بەرنامەکان چارەسەری زۆری کێشەکان کردووە حەزم دەکرد هەر لەم بەرنامەشدا بیداتەوە باس لە چارەسەرێک بکەین بەڕاستی بێئومێدی بە هەموو قوتابیەکانەوە دیارە لۆدێکی زۆر لەسەر وەزارەتی خوێندنی باڵا دیارە لە هەروەها وەزارەتی کاریش ئێمە دەبێت بە دوای چارەسەری بگەڕین من پێم وایە کە ئەو خەلەلە یاخود ئەو کەموکورتیە هەیە لە سکیلەکەدا کە هەمووتان باستان کرد ئەو سکیلەی کە لە زانکۆەکان دەخوێندرێت ئەو سکیلە نییە کە لە بازاری ڕۆژانەدا پێویستی پێە و ئەو مەرجانێک کە کۆمپانیایەک داوا لە قوتابیان دەکات یاخود دەرچوویەکی تازە دەکات ئەو مەرجانە نییە کە هەموو قوتابیەکی تازە دەرچوو پێی بێت هیوادارم وەزارەتی خوێنی باڵا لێرەیە کە دەتوانێت گۆڕانکاری لە ئەمنەوە چارەسەرەکەی باز دەکەم دەتوانێت گۆڕانکاری لە سیستەمی خوێندنی زانکۆەکە بکات زۆری بکات بە پراکتیکال وەکو قوتابیەکانی تەندروستی تەکنۆلۆژی بەڕاستی ینی قوتابیەکی تەکنۆلۆژی گوناحە ینی تۆ باسی پارچەکانی کۆمپیوتەری بۆ بکەی لەسەر وەرەقە یعنی پارچەکانی کۆمپیوتەر باز دەکەی بینە کۆمپیوتەرێکی لە پێشدان بێ برێ ئەمە کێشێک ئەو کێشێکی تێکەوتووە ئەما هۆموەرکت بۆ بەیانی بۆم چارەسەر بکە پارچەکان بالەکەم بێ لە زانکۆ ئەو قوتابیە بێ چارەسەر کات و هەروە بە هەمان شێوە قوتابیەکانی تەندروستیش برای زۆر سپاستانەکەم دەستە خۆش بێت دو پرسیار کاکڕند ئەمن دەمەوێت بە پرسیارێک دەست پێ بکەم هەر خوێندکارە کە لە قۆناغی زانکۆیە پێویستی بە مەسروفاتی خۆیتی و بە مەسروفاتی خوێندنەیان نە پێویستی پێ یاننا کاتەکە من خوێندکاری زانکۆ بم لۆ نمونە دکتۆر تاها گوتی زۆربەیە مەسەلەن بەشێک لە ئەو دەرچوانەی کە دەرچووی زانکۆن بزنسی خۆیان هەیە باشەکە من سەرقال بم بە بزنساک و ئەمن بچم کارەکی بکەم و بڕە پارەکی پەیدا بکەم کو دەتانم بێم ئەو سکیلانەی ئەو مۆدلانەی کە پێم دراینە لە زانکۆ ئەمن ئەوانە بەرەو پێش ببم دوایش پاش 4 ساڵی دێن لە مندا پرسنەوە کاوەرە بێ زەحمەت ئەتو سکیلت چییە و چت کردیە لە زانکۆ و چت خوێندیە کاتەکە ئەمن چویمە بزنساکم لە خۆم پەیدا کردیە و پرسیارەکی دیکەش دوو نوێنەر لێرانەنا لۆ وەزیرێک بە خۆی لێرانە نەبوو یەکێک لە وەزیرەکان دەست خوش سپاس برای من دکتۆر ئامانز دوا بەڵێ فەرموو داوای لێبوردنمێ لەوانێک کاتەکەی زیاتر درێژکەمەوە لێتان بمبورن بەڵام ئایا باسی شتێکی کرد باسی بێسیقەیی قوتابی کرد بەرامبەر بە زانکۆی حکومی گوتی قوتابیەکان کە ڕەسەداسەتی ناویان دەگەڕێتەوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە جێیان بۆ دەکرێتەوە دەتوانن بخوێنن بەڵام سەرباری ئەوەش دەچن بۆ زانکۆی ئەهلی دەخوێنن ئایا خاوەنکارەکان شەریکاتەکان هەمان شتنین بەرامبەر بە قوتابی ئەهلیەکان بۆ نمونە من خوشکی خۆم ئەوایل بۆ لە زانکۆی حکومی وەرنەگیرەوە لە کاتێکدا کە قوتابی هەیە لە زانکۆی ئەهلی کاری دەست کەوتووە ینی لێرە قوربانیەکە بریتیر دەبێت لەو قوتابیانێک کە لە زانکۆی حکومی دەخوێنن لێرەوە پشگیریەکی بۆ قوتابیانێک کە لە زانکۆی حکومی دەخوێنن من زۆر سپاسی زانکۆی خۆم دەکەم بەڕاستی زۆر سکیلی بە من بەخشیوە زۆر شتی بدا بە من وەک زانکۆی لوبنانی فەڕەنسی بەڵام پشکی شێر بۆ دامەزراندن چ لە خاستن لە کەرتە ئەهلیەکان بێ بەر قوتابیانی زانکۆی ئەهلی دەکەی کە پێماوەی ئەوەش دەبێتە ناحەقیەک بۆیان سپاس سپاس دوا وەڵام بۆ جەنابتەوەی تر کۆتایی پێدێنین جەنابی دکتۆر پرسیارێکی زۆر گرنگی کرد یەکێک لەو دایتانەی کە گەیشتە دەستمان پرسیارمان لە خاوەنکارەکان کردووە لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە تۆ لە کاتی کە کارمەندێکی نوێ وەرەگری سەیری ئەوەکەی کە خریجی زانکۆی حکومی بێ یا زانکۆی ئەهلی بێ یا جۆنادەیتەوەی کە لە چ زانکۆیەکەوە چ جۆرە زانکۆیەکەوە هاتووە لە 139 دەڵێ من تەفزیلی لە 139 دەڵێت پێم باشە ئەو کارمەندەی وەریەگرم خریجی زانکۆی حکومی بێ لە 157 دەڵێ جۆنادەمێ لە 104 دەڵێ داواکەم کە زانکۆی ئەهلی بێ ینی کاتە زۆرینەی هەرە زۆری خاوەنکارەکانی کە ئێمە قسەمان لەگەڵا کردوون لەو ڕوپێوێ بەشدار بوون جۆنادەنە ئەوەی کە ئەو کارمەندە لە زانکۆی حکومیەوە هاتۆیان لە زانکۆی ئەهلیەوە هاتووە ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا کاکڕەنج ئەخیر قسەم ئەوەیە کە
وەکو یەک سەیری زانکۆی حکومی و ئەهلیەکەین چۆن چاومان لەسەر کوواڵەتی حکومیە بە هەمان شێوە لەسەر زانکۆ ئەهلیەکانیشە دیسانەوە خوێندکاران و دەرچوان دڵنیاکەمەوە ئێمە تەرکیزی وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەوەیە ئەو کارامەیانەی بازاری کار داوای دەکا ئێمە لە ناو پرۆگرام لە ناوڕۆکی پرۆگرامەکانی خوێندنە جیانەکەینەوە خوێندنتان بۆ ستانداردکەین بەو شێوەیە بێ کە بتوانن بە ئاسانی پێشبڕکێی بەدەستهێنانی هەلی کار بکەن ئاراستەی خوێندنی کوردستانیش بە هەموو هەوڵێکی خۆمان ئەمە وتەی جەنابی وەزیریشە کە دەڵێ ئاراستەی خوێندنی کوردستان بەرەو ئاراستەی خوێندنی تەکنیکی و پیشەیی و ڤۆکەیشنەڵە بین ئەم ساڵ چەندین پەشی پیشەیی نوێمان کردوێتەوە کە پێشتر نەبووە و هەندێک لە پەیمانگای نوێشمان کردوێتەوە کە تەنها تەرکیزیان لەسەر بەشە پیشەیی بەڕێز دکتۆر ئامانج بەڕێز کاک گۆران کاک دکتۆر تەها هەروەها کاک ئاکام قوربانتان خوێندکارە خۆشەویستەکان بەخێراتن سەر چاوەکانم سەرم بەخێراتن ئێوەی خۆشەویست و هێژاش سپاس بۆ پرسیارە جوانەکانتان زۆر بۆشاییتان بۆ من پڕکردەوە و نمونەتان زۆر بێ و ئینشاءڵڵا بۆشایی بۆ کوردستانیش پڕەکەنەوە سبەینە بە توانە جوانەکانتان سپاس بۆ ئەو وەختەتان دڵخۆش بووم بەوەی لەبریەوەی کە ینی نەک تووشی بێزاری نەبوون داوای زیاکردنی کاتەکەشتان کرد ڕوودا و هی ئێوەیە ئینشاءڵڵا بەو قسە جوانانەتان ڕۆڵ و کاریگەری دانن لەسەر وەزارەتی خوێندنی باڵاش بەخێراتن جارێکی تر سپاس بۆ ئێوەش ئەوانەی کە لە سۆشیال میدیای ڕوودا و تا ئێستا لەگەڵمان ماونەتەوە خوا ئاگای لام و لایەک بێت